بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش مێدەکەین تەندروست باش و ئاسوودە و کامەران بن. ئەم ڕۆژ دەرفەت هەیە لە خزمەتان نابین لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بەڵام جیاوازتر لە ڕۆژانی تر. ئەمڕۆ ڕۆژی 16 سێیە 33 ساڵ بەر لە ئێستەی تەمەن و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە ساڵی 1988 لە شاری هەڵەبجەی شەهید لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ڕژێمی پێشووی عێراق بە سەرکردایەتی سەدام حوسێن و بە فەرماندەی عەلی حەسەن مەجید شاری هەڵەبجەی شەهید بە چەکی کیمیایی بۆمباران کرا و زیاتر لە 5,000 هاوڵاتی لە ژن و پیا و مناڵ و کچ و خەڵکی سڤیل و خەڵکی بێتاوان بوونە قوربانی و گیانیان لەدەستدا و تەواوی شارەکەش ئاوارەی ناوچەکانی دەوروبەری بوو و بەشێکی زۆریان چوونە ڕۆژهەڵاتی کوردستان و دەیان و هەزاران قوربانی و داستان لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویدا. ئەمڕۆ هەوڵدەین لەسەر و بابەتە و لەسەر و یادە قسە بکەین. هاوکارانیشمان لە هەڵەبجەوە هاوکارمان دەبن و لەوێەوە لەگەڵمان دەبن. دەستپێکیش دەچمە لای هاوکارمان سامان سڵاوت لێبێ و ئەگەر گوێت لە منە زانیاری و چالاکیەکانی ئەوێمان بۆ بگوازیتەوە و بەشێک لە کار و چالاکیەکانی ئەومان بۆ ڕووماو بکەیت. رانی کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە لە پارێزگای هەڵەبجە 33مین ساڵیاتی کیمابارانکردنی هەڵەبجە دەکرێتەوە. ئێستا بەڕێپێوان یادەکە دەستی پێکردووە سەرجەم بەرپرسانی ئیداری هەڵەبجەوە بەشێکی زۆری خەڵکی وە دانیشتوانی هەڵەبجە و کە سوکاری شەهیدان لێرە ئامادەی ئەم مەراسیمی 33مین ساڵیاتی کیمابارانکردنی هەڵەبجەن کە یادەکە بەڕێپێوان دەستی پێکردەوە و بۆ مەزاری شەهیدان بڕیارە بەناو بازاڕی هەڵەبجەدا بە شێوەی ڕێپێوان بۆ مەزاری شەهیدان لەوێ لە مەزاری شەهیدان تاجەگوڵینە لەسەر مەزاری شەهیدان دابنرێ. وەک دەبینێن ئێستا لە پشتی منەوە ڕێپێوانەکە دەستی پێکردووە و ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی پارێزگای هەڵەبجە بەشداری یادی 33مین ساڵیادی هەڵەبجەیان کردووە. کاک حیکمەت ئەگەر ڕاستەخۆ لەگەڵ تامەگەر پێم بڵێن چالاکیەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە خۆی لە چی ئابینێتەوە؟ بەڵێ ئێمە وەکو جەماوەری شاری هەڵەبجە و کۆسکواری شەهیدانەوە ئێستا لە فلکەی عومەری خاوەرەوە بەرەو مەزاری شەهیدانە ڕۆنوە لەوێ چالاکیەکان دەست پێکە چالاکیەکان وتاری کەسوکاری شەهیدانە بێ و وتاری پارێزگای هەڵەبجە بێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و چەند چالاکیەکی هونەری و ڕۆشنبیری لە شاری هەڵەبجە بەردەوامە بێ. دیارە لە مەزاری شەهیدان چەند وتارێک ئەخوێنرێتەوە وتاری کەسوکاری شەهیدان ئەخوێنرێتەوە وتاری پارێزگار ئەخوێنرێتەوە لە مەزاری شەهیدان ئامادەکاریەکان کراوە. لە ئێستادا بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەڵەبجە بەشداری لە 33مین ساڵیادی کیمابارانکردنی هەڵەبجەکەن. 33 ساڵ پێش ئێستا ڕژەمی بەعاز کیمیابارانی شاری هەڵەبجەی کردووە تا 5,000 خەڵکی مەدەنی و سڤیل بوو بە قوربانیەوە شەهید بوون. زیاتر لە 10,000 خەڵکی هەڵەبجەش ئاوارە بوون و ئاواری وڵاتی ئێران و ناوچەکانی دەوروبەر بوون. لە ئێستادا ئامادەکاریەکان بۆ 33مین ساڵیادی کیمابارانکردنی هەڵەبجە وەک دەبینن بەڕێوە دەچێت. ئێوە کەسوکاری شەهیدان چ پایمەتانەیە لە 33مین ساڵیادی کیمابارانکردنی هەڵەبجە؟ وەڵامانەی هەڵەبجە وەکو پارێزگای سێرکرا ئەودان کرێتەوە کەسوکاری شەهیدان ئاسوودە بن خەڵکی هەڵەبجە لە خۆشی و ڕەفایەدا بژین نەک هەموو ساڵێک داواکاری و ناڕزایەتی دەربڕێ لە یادی هەڵەبجە و پێش یادی هەڵەبجە. ئێمە ئەمانەیە وەکو پارێزگاکانی کە خەڵکی هەڵەبجە ئاسوودە بێ و ئاوەدانی ڕووی تێ بکات.
سادا هەڵەبجە چی پێویستە بۆی بکرێت هەڵەبجە مەرزی سازانی پێویستە پردی تووەقوتی پێویستە چەنەها هەلیکاری پێویستە لە ناو هەڵەبجا بکرێت هیچ هەلیکارێکی تیانێ هیچ ئاوەدان شتێکی تیانێت تا ئێستا سوکاری شەیدان داواکاریان چییە لە سێمین ساڵیادێکی مابارانکردنی هەڵەبجەوەی کە بۆ هەڵەبجە کراوە بەپی پێویست بووە نەخێرەوەی کە کراوە بەپی پێویست نەبووە داوای ئاوادانیەکی تەواوەکەین و ئاسوودەکردنی ڕۆحی شەیدەکانمان و داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە هەموو ساڵێ بە پیرۆزی ئەم یادە ڕابگیرێت و بە گەورەی یادی بکرێتەوە بچووک نەکرێتەوە جیاواز لە ساڵانی ڕابردوو چ پایامەکتانەیە و کە سوکاری شەیدانەمە و کۆمەڵی قوربانیان پەیامی ئێمە وە کۆمەڵی قوربانیان و کە سوکاری شەیدان تەنها ئاوەدانی هەڵەبجێ و پەراوێز نەخستنی لە هەموو ڕوویەکەوە کارەکان جێبەجێ کراون لە ماوەی ساڵانی ڕابردووە بە دڵنیایەوە نەخێر سیارەی هەڵەبجە تا ئێستا کەس نازانێ مەسیری چییە ڕقەمەکانی سیارەی هەڵەبجە بوون تا ئێستا ساوە کەس نازانێ مەسیری چییە بەڵێ وەک دەبینن لە ئێستادا زیادی سیمین ساڵیادێکی مابارانکردنی هەڵەبجە دەستی پێکردووە و بە ڕێپێوان لە پەیکەری یاخود لە فلکەی عمەری خاوەرەوە یادەکە دەستی پێکردووە بۆ مەزاری شەیدان لەوێ تاجەگولین لەسەر مەزاری شەیدان دانرێ ژمارەیەکی زۆر لە میوان و لە کەسایەتی و لە سەرکونسۆڵی وڵاتان لە هەرێمی کوردستان لێرە بەشداری یادەکە دەکەن و تاجەگوڵینە لەسەر مەزاری شەیدان دادەنێن بەشێکی زۆر لە دروشم لە پارێزگای هەڵەبجە بڵاو کراونەتەوە و هەڵواسراون بە چوار زمانی جیانی دروشمەکان هەڵواسراون و داوای ئاوەدانکردنەوە و زیاتر بەرەو پێش بردننی پارێزگای هەڵەبجەکەن بۆەوەی کە هەڵەبجە زیاتر ئاوڕی لێ بدرێتەوە هەڵەبجە زیاتر بەرەو پێشەوە بچێت وە هەڵەبجەیەکان گلەی ئەوەکەن کە لە ماوەی 33 ساڵی ڕابردوودا بە پێی پێویست ئاور لە هەڵەبجە و هەڵەبجەیەکان نەدراوەتەوە لە ڕووی ئاوەدانی لە ڕووی خزمەتگوزاری پێشکەشکردنی پرۆژەکان بە پارێزگای هەڵەبجە و دایم هەڵەبجەیەکان گلەی ئەوەکەن کە شارەکەیان سیمای بە پارێزگابوونی پێوە دیار نییە لاست ئەو قوربانی کە هەڵەبجە داوێتی و هەڵەبجە لە ئێستادا سمبل و نازنامەی گەلی کووردە هەڵەبجە بوو کە گەلی کوردی بە دنیا ناساند هەڵەبجە بوو کە بوو بە ڕەمزی قوربانی و شەهیدی کوردستان هەڵەبجە بوو کە گەلی کوردی بە دنیای دەرەوە و بە ڕێکخراوە گیانەکانی ناساند لە ئێستادا وەک دەبینن 33 ساڵیادێکی مابارانکردنی هەڵەبجە بەڕێوە دەچێت ژمارەیەکی زۆر لە وڵاتیان لێرە بەشداری ئەەکەن بەشداری یادکردنەوەکە ئەەکەن ئەوەی جێگەی نیگەرانیە ئەوەیە کەی ساڵێک لەم بۆنە تراژیدێدا حکوومەتی هەرێم ئەم لەلایەن حکوومەتی عێراقیشەوە ئەم ڕۆژە نەکراوە بە ڕۆژێکی پشوو وەک ڕێزێک لە شەیدان و لە قوربانیانی هەڵەبجە وەک دەبینین ئێستا ناو بازاری هەڵەبجە بەشێکی زۆری کاسبکاران و خەڵکی هەڵەبجەش لێرە دوکانەکانیان کردوێتەوە سەرقاڵی ژیانی خۆیانن ئەوان گەشتون بەوەی کە حکوومەت و هەموو لایەنە پەیوەندیدارەکان خەمسارد بوون لە ئاست هەڵەبجاوە کەم سارد بوونەتەوە لەوەی کە بۆ نمونە یادێکی میابارانی هەڵەبجە بکەنەوە ئەویش بۆ ئەوەی کە حکوومەت بە شێوەیەکی گشتی یادێکی میابارانکردنی هەڵەبجەی فەرامۆش کردووەوە گوێ بە داواکاری و خواستەکانی خەڵکی بەژمێنەتی هەڵەبجە نەداوە کاک لوقمان چی پێویستە لە ئێستادا بۆ هەڵەبجە بکرێت هەڵەبجە دەبێت بە یاسا کێشەکانی چارەسەر بکرێت ئێمە گەشتبینین بەم ساڵیادی ئەم ساڵ لەبەرەوەی پەرلەمان ئەمڕۆ دانیشتنێگەکەوە هەموو کێشەکانی ئێمە لە پەرلەمانەوە دەبێت سەرچاوی چارەسەر بن و ئەو خێر و سەدەقەی کە بە هەڵەبجە ئەکرێ کاتیە و هەنگاوەڵگرتن بۆ ئیشەکان دەبێت بە یاسا بکرێت حکوومەت ببێتە بەرپرسی ئەو کەیسانەی کە لە هەڵەبجە هەیە پەرلەمان لە 2015 لە هەڵەبجە کۆبووە دانیشتێکی تایبەت یانە هەڵەبجە کۆمەڵ لە ڕاستپاردە یاسای دەرکرد بەشێکی زۆر ئەو یاسانە نەچوە بواری جێبەجێکردنەوە ئێوە تا چەند دڵتان خۆشە بۆی کە پەرلەمان کۆمەڵ لە یاسای دیگە دەرەکا بۆ پارێزگای هەڵەبجە بەتەوەخۆی ئێمە ئەبێ گەشتبین بین و ئەو کەیسانەی ئێمە ئەگەر بە یاسایی بکرێ حکوومەت ئیلتیزامەکە کە بودجە لایەنی فەرمی ئیلتیزامەکە کە بودجەی بۆ دابینکە و بەڕاستی ئەگەر ئێمە بودجەکانمان دیاری بکرێ بۆ هەموو کەیسەکانی قوربانیان کێشەی
هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە چارەسەر بێ ئێمە تەنها هەڵەبجەیەکان خاوەن قوربانیەکان کێشەیان نییە ئەو هاوڵاتیانەی کە قوربانیشیان نەداوە بە هەمان شێوەک ئێمە کێشەیان هەیە لە ڕووی بژێوی ژیانەوە لە ڕووی ماڵوێرانی و سەرگەردانیەوە ئەوانیش وەکو ئێمە ماڵیان وێران بوو ناکرێت حکوومەت جیاوازیەک نەکات لە هەڵەبجە و لە شوێنەکانی تر ئێستش حکوومەتی هەرێم ئەو بودجەیەکە دیاریەکە بۆ پارێزگای هەڵەبجە بەڕێژەی دانیشتوانێکە کە ئەمە بەڕاستی جێگەی قسەکردنە لەسەری کە تۆ چۆن شارێکی وێران حسابی شارێکی ئاوەدانی بۆ وەکەیتەوە بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی فیدرال بودجەیەکی تایبەتیان هەبێ بۆ ئەم پارێزگایە و ئەترافکردن بە پارێزگای هەڵەبجە چونکە بەڕاستی هەڵەبجە هەتا ئەمڕۆ بەناو پارێزگایە لە ڕووی ئەمەلەوە پارێزگان نیە بەڵێ دیارە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیکی تایبەتی ڕێخست و یادی کیمیابارانکردنی هەڵەبجە دیارە باز لە کێشە و گرفتەکانی پارێزگای هەڵەبجە دەکرێت بە ئامادەبوونی جێگری پارێزگاری هەڵەبجە لەوێ ئامادە دەبێت کێشە و گرفتەکان لەوێ دەخرێنە ڕوو ماوەی چەندین ساڵە هەڵەبجە کە کراوە بە پارێزگا کێشە و گرفتەکانی کۆتایی نهاتووە بۆیە داواکەن کە گرنگی زیاتر بە هەڵەبجە بدرێ و گرنگی زیاتر بە پارێزگابوونی هەڵەبجە بدرێ بۆ ئەوەی کە هەڵەبجە زیاتر بەرەوپێشەوە بڵێ مامەسایەک و مامەسایانی ئاینی پایانتان چێ بۆ سیستەمی ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە ڕاستەوخۆ لە کەناڵی پایامەوە لەگەڵ وڵایی لە دوای 33 ساڵ جێگەی داخە تا ئێستا هەڵەبجە ئەوەیە دوێنەمان پیشاندرا لە ساڵی 1920 لەگەڵ 2020 دوای 100 ساڵ هەڵەبجە هەر وێرانەیە لە سەڵاتی کوردیە بێ بەخۆیان بچێتەوە ئەم شارە بەڕاستی زوڵمێکی زۆری لێکراوە بە درێژایی مێژوو ڕژێمە لێک لە دوایەکانی عێراق ئەو ستەمەی بەرامبەر بە هەڵەبجە کردویانە بەرامبەر بە هیچ شارێکی تر نەکراوە بۆیە هەڵەبجە بەقەت قورسایی خۆی کە سنبول و ناسنامەی مەزڵومێتی کووردە تا ئێستا و خزمەتە نەکراوە لەلایەن دەسەڵاتی کوردیەوە بەڕاستی ئەویش کەم دەرخەمی زۆری بەرامبەر بەم شارە کراوە لە چاو گەورەی قوربانیەکەی تا ئێستا هەڵەبجە بینی کەلاوەکانی هەندێکی بەڕووخاوی ماوەتەوە شەقامەکانی قیرتاو نەکراوە و خەڵکە ڕەش و ڕوتەکەی قەرەبوو نەکراونەتەوە کە لە ساڵی هەشتا کە ئێمە ئاوارەی ئێران بووین خەڵکی هەڵەبجە ئەوە نەعیزەتی نەفسی بەرز بوو کەسابەت و دەستکەنەی نۆکیە کرد بەڵام ئەوانەی کە بەسەرم شارەوە دەوڵەمەند بوون تا ئێستا بەڕاستی لایەن بەلای هەڵەبجە چی پێویستە چی بۆ بکرێت هەڵەبجە ئیسا لەم گەنجەکانی بەڕاستی هیچ کار و کەسابەتێکیان نییە ینی پرۆژەی گرنگ بۆ ئەم هەڵەبجە بێنن و خەڵکێکی زۆر لەم هەڵەبجە بەڕاستی ڕەش و ڕوتە خزمەتی بکەن من حەزەکەم لە شانزەی سیا بوو دەسەڵاتی کوردی ئێستا 500 گەنجی هەڵەبجە ژنی بۆ بهێنایە 500 ماڵی هەڵەبجە کە فەقیر و هەژارە زەوی بەسەرا دابەش بکردایە ئەو خەڵکی کە بەڕاستی ئەمڕۆ قوربانی داوە تا ئێستا حیفە لە دوای 33 ساڵ ئاوات بخوازیە بۆ ڕژێمە بۆگەنەی بەعس کە ئەم شارەی قەتڵ و عام کرد بەڵێ دیارە لە ئێستادا ئەو ڕێپێوانەی کە بڕیارە بۆ یادکردنەوەی 33مین ساڵیاتی کیمیابارانکردنی هەڵەبجە بێت هەیە و بەڕێپێوان یادی 33مین گەورە و لە ئاست قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بێ بە کۆمەڵێک گوتار ئەخوێنرێتەوە بۆ وەخستنە ڕووی کێشە و گرفتەکانی هەڵەبجەش لێرە وەک دەبینن ژمارەیەکی زۆر لە خەڵک بەشداری یادی 33مین ساڵیاتی کیمیابارانکردنی هەڵەبجە دەکەن بە کۆمەڵێک دروشم و بە کۆمەڵێک گوتەی جیاواز کە داواکەن بۆ نموناوەی کە هەڵەبجە ئاوەدان بکرێتەوە هەڵەبجە زیاتر لە جاران پێویستی بە ئاوەدانکردنەوەیە پێویستە فەرامۆش نەکرێت بەشێکی زۆری لە حیزب و لایەنە سیاسیەکانیش بەشداری ئەم یادکردنەوەن کاکنزار هەڵەبجە لە ئێستادا چی پێویستە کێ کەم تەرخەم بووە لەوەی کە بەبێ پێویست ئاوەڕی لە هەڵەبجە نەداوەتەوە وڵا لە سەرەتا من درود بۆ گیانی پاکی شەیدانە نێرم لەم ڕۆژە مەزنە لە ڕاستیە بکێ بەرپرسەیان
کێوەیە بە هەموو جار باسمان کردووە تەوان دەسەڵاتی ئەم حکوومەتی هەریان بەرپرسە لەوەی کە هیچ نەکراوە بۆ هەڵەبجە ناڵێن هیچ نەکراوە شت کراوە بەڵام لە ئاسی تموحی خەڵکی هەڵەبجان ئێستا چی پێویستە بۆی بکرێت پێویستە زۆر شتی پێویستە هەڵەبجە پێویستی بە کرانەوەی هەڵەبجە پێویستی بەوەیە گەشە لە بواری کشت و کاڵ لە بواری گەشت و گوزاری بۆ بکرێت هەڵەبجە زۆر شتی پێویستە پردی پێویستە دەرچەی پێویستە مەرزی پێویستە بەنامی پێویستە بە فعلی هەڵەبجە فەرامۆش کراوە لە دەسەڵاتی کوردیەوە طبعا کراوە ئێمە بەیاننامەمانە بۆ لە بەیاننامەکە باسمان کردو بە تەفاصیل سپاس بەڵێ دیارە لە ئێستادا ڕێپێوانی سیمین ساڵیادی کیما بارانکردنی هەڵەبجە بەڕێوە دەچێت وەک دەبینن ژمارەیەکی زۆر لە کەسایەتی و چین و توێژە جیاوازەکان یادی سیمین ساڵیادی کیما بارانکردنی هەڵەبجە دەکەنەوە جیاواز لە ساڵی ڕابردوو ئەم ساڵ بە شێوەی ڕێپێوان لە فلکەی عومەری خاوەرەوە بۆ مەزاری شەهیدان بە ڕێپێوان دەستی پێکردووە بەشێکی زۆریش لە نوێنەر و لە بەرپرسی مەڵبەندەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە ئامادەی یادکردنەوەکەن و بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان و خۆشەویستان سڵاوتان لێبێ سڵاو لە هاوکارم کاکشوان لێوەی عزیز و خۆشەویست لە 33مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە لە شار عزیزەکەی هەڵەبجەوە پێتان دەگەینەوە بۆی کە قسە و باس لەسەر هەندێک پرسی تایبەتی ئەم شارە بکەین کە پێویستە هەموو جار نەک تەنها لە ساڵیادەکاندا لە کاتەکانی دیکەشە ئەم قسە و باسانە هەمیشە گەرم بکرێنەوە تا ئەو کاتێک کە خواست و داواکاری هەڵەبجەیەکان جێبەجێ بکرێت تا ئەو کاتێک کە ئەو برینە گەورەیە ئەو برینە نێودەوڵەتی کە هەیە کە هەموو کەس دەیناسێ و دەزانێت چۆنە بۆ خەڵکی هەڵەبجە ساڕێژ بکرێت چونکە گەر سیر بکەین هەڵەبجە لە ڕووی ئاوەدانی و خزمەت گوزاریەوە توانم بڵێم هێشتا هیچی بۆ نەکراوە هەرچەندە بەداخەوە لە ململانەی نێوان لایەنە سیاسیەکاندا زۆر جار هەندێکیان پۆز بەسەر ئەو لایەنەکانی دیکە لێدەدا کە بۆ نمونە ئەوەندە ملیار دیناریان تەرخان کردووە بۆ پرۆژەکان بەڵام ئەوەی کە پێم سەیرە چەند ڕۆژێکە حکوومەت یاریمی کوردستان یاخود مدعیەکانی حکوومەت یاریمی کوردستان پۆست بەوە لێدەن کە 23 میلیارد دینار تەرخان کراوە بۆ پرۆژەکانی هەڵەبجە لە کاتێکا ڕەنگە سەدان 23 میلیارد دلاری هەڵەبجە قازانجی بۆ بەرپرسەکان و بۆ حکوومەت یاریمی کوردستان و بۆ هەرێمی کوردستان و تەنانەت دۆسی کورد هەبوو بێ بەڵام بەداخەوە ئێستا خەریکە 23 میلیارد دلار میلیارد دینارەکەشی پێدەفرۆشنەوە لە ڕووی ئاوەدانی و خزمەت گوزاری لێگەڕن ئێستاش دەبینین لە دوای 33 ساڵ هێشتا نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە مەزبوط نەکراوە چارەسەر لێرە وەرناگیرە پزیشکۆک و پێویست نییە بۆیە ئێستاش پێویستمان بۆ پزیشکانە هەیە دەبێ لێرانەوە بێنە ئێرە و خزمەتی بەرکەوتوانی کیمیاباران بکەن کە ناوە گوێبیستی وەفات و کۆچی یەکێک لە بەرکەوتوانی چەکی کیمیایی دەبین وەلایەکی دیکەشەوە دۆسیەی بێسەر و شوێنان یا مناڵەون بۆکانی هەڵەبجە و دۆسیە کە هەمیشە زیندووە لەبەرەوەی کە لە ماوەی 23 ساڵی ڕابردوودا 33 ساڵی ڕابردوودا ببرن حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانیوە چەند دۆسیەکی باشە لەوانی کە هەندێک لە بێسەر و شوێنەکان یاون بۆکان خۆیان ئێستا کە گەورە بوون بە پێی خۆیان دێنەوە ناو هەڵەبجە بەڵام نەیانتوانیوە وەکو پێویست خزمەت بە مناڵانە بکرێنیان توانیوە ناوەندێک شوێنێک ڕێک بخەن لەوەی کە بەبێ دەستێوەردانی حزبی و شخصی مناڵەکان ئاشت بکەنەوە بە خێزانەکانیان چونکە ئێستا بەداخەوە وای لێ هاتووە ئەم منداڵانە یا کە سوکارەکان کە نزیک بە 50-60 منداڵی ونبوو هەیە نەک تەنها متمانەیان بەو لیژنانە نەماوە کە لە ئیدارەی پارێزگاکە یاخود ئەوەی کە دانرێ بۆ یەکلاییکردنەوەی منداڵەکان بەڵکو تەنانەت خەڵکەکە وای لێ هاتووە متمانەی بە پشکنینەکانیش نەماوە لەبەرەوەی کە دەستێوەردانی تیا دەکرێت لە نمونونەکان یاوانی کەم چەند ساڵی ئەخیر هەبوو بینیمان لە هەمویان مهمتر دۆسیەی مریەم بوو کە دوایی ناونراوە ژیان کامەران لەوەی کە دۆسیەکەی ئێستش دیزە بە دەرخۆ نەکراوە نازانی چارەنووسی خۆشی نازانێت بەڵام ئەوەندە هەیە لێرە نیشتەجێەوە توانێ بڵێ هەڵەبجەی من تەوەری یەکەم یا میوانی یەکەمم لەسەر پرسی منداڵەون بووەکانە لێرە میوانێکی تایبەتم هەیە کەویش بەڕێز محەممەد ساڵح یاخۆت محەممەد ساڵحی خەلیل ساڵحی خۆمان یاخۆت محەممەد ئەمینی ئیسماعیلی کە میوانمە قسەی لەگەڵ دەکەم
لەبەرەوەی کە یەکێک دوایین دۆسیە ئەو بکێنراوەتە و بابزانین دەردەدڵەکانی ئەو چییە قسە و گفتووەیەکی لەگەڵا بکەین. ئاغای خەلیل ساڵح یاخود بگم مثلا محمد امین اسماعیلی کدومشون رو بگم؟ به نام خداوند بخشنده مهربان. سلام بر حلبچه، سلام بر حلبجه، شهر آبا و اجدادی سلام شهری آبا و اجدادی خودم، روز تاریخی، سلام روز میجویه، غم‌انگیز و حزن‌انگیز، او روز کارساد بارم، 16 به معنای خودش شاید فقط یک کلمه باشه. ناو لەواتای خۆیدا لەوانەیە و تەنیا وشەیەک بێت. توی تاریخ بررسی بەڵام لە کاتێ هەڵەبجە لە نوێژوودا لێکۆڵینەوەی لەسەرەکەین ئەو کاتە ناوەکان واتایەکی تایبەتیان دەبێت. صالح حلبچه باشم یا محمد امین ئەوەی من خەلیل ساڵحی هەڵەبجە بم یا محەممەد خەلیلی ئێران ئێستا زۆر گرنگ نییە. نگاه ما به جنگ ئەوەی کە دیدی ئێمە بۆ شەڕەکان و ڕووداوە مێژویەکان و ڕۆژی گەورەی هەڵەبجە چییە ئەوە گرنگە. ئەوەی کە نیگای دنیا بۆ جەنگ و بۆ ئاشتی چیە ئەوە گرنگە. ئەوەی کە ئەمڕۆ دوای تێپەڕبوونی 2 ساڵ کە چارەنووسی من دیاری کراوە من لە چەک بارودۆخێکی تایبەتدا ئەوە گرنگە. ئەوەی کە حکوومەت و پەرلەمان و سیاسەتمەدارەکان بڕیاردەرە گەورەکانی هەڵەبجە کە خۆیان بەشێکن لە مێژووی هەڵەبجە و لەم ڕۆژانە و لە ساڵە دوورەکانی مێژوودا زەرە و زیانی زۆریان دیوە ئەوە گرنگە. ئێستا زۆر گرنگ نییە. بڵێن محەممەد ساڵح کە هەمووان بزانن. کاکەی بەخێر بێن. ئەمەیە لە هەستەکانی تۆ دەست پێ بکەم بزانم هەر ئەو کاتێک کە بخێر نایە هەڵەبجە 2 ساڵی پێش ئێستا بوو ئێستاش کە 2 ساڵ تێپەڕیوە بە جۆرێکی تر بە کاروبارەکان ڕانەگەیشتن و کەم و کورتیانە بۆ هەستەکان هیچ گۆڕانکاریان بەسەرهاتۆ نیگەرانیانە چییە. ئەگەر ڕاستیەکەی بڵێم ئەبێ بڵێم زۆر کارەساتبارترە لەو چیرۆکانە. من 3 ساڵ لەگەڵامەتەوە. من لە 30مین ساڵیاتدا بوو لە مانگی لێوە بوو کە تێگەیشتمە بێمەوە بۆ هەڵەبجە یانی مانگێ پێش بەڕێوەچوونی مەراسیمەکە وە کێشەی زۆرم هەبوو. بارودۆخم چونکە دیاری کراو نەبوو بە باوکاری کاک لوقمان ئەنجومەنی کیمیاباران بەو بەڵگانەی کە هەبوو ڕێگای زۆری پڕی بۆ قبوڵکردنی بە شێوازێکی نهێنی هاتم و ئەو ساڵت بۆ من زۆر کارەساتبار بوو. ئەوەش بۆ یەکەم جار بوو کە هەڵەبجە ببینم. خەمێکی قورسم هەبوو زۆر سەیرە بۆ من ئێستا وایە ئەمڕۆژ من پێم وایە ئاسمان ژەوێ بگری هەور ئاسمانی گرتۆ زۆر خەمبارە. من هەستێکی زۆر قورسم لە سنگدایە هەمیشە بەم شێوەیە بوو. وابزانام تا کۆتایی ژیانم 16 بۆ من ڕۆژێکی خراپ و کارەساتبار بمێنێتەوە. لەو سەرەوە مەزارێکی ئێمە ئێستا لە سەریان زۆر شوێنێکی پاک و پیرۆزە. ئەو ساڵت زۆر بۆ من قورس بوو چونکە دەبوو بە نێنی بێم و کەسیش نەیدەزانی. من ناچار بووم تەنانەت فرمێسکەکانی خۆم لە چاوی کامێراکان بشارمەوە کە کەسێک بەرەو ڕووم نەیێت و کەسێک گومانم لێ نەکات. دواتر بەگومانەوە سەیرم دەکرد و دەموتوانێ ئەمانە یەکێ خوشکم بێ یەکێ برام بێ یا یەکێ لە نزیکەکانم بێت. زۆر قورس بوو ساڵێک تێپەڕی دەبێت بورن کە هەندێک جار ناتوانم سەکان بشارمەوە. ساڵێک تێپەڕی ساڵێک تێپەڕی تا ئیشەکان ڕێکم چونکە ئاخر هەندێک ئیش و کارم هەبوو
لێ خوێندمتەوە کرد و ناچەرمەندەوە لە بەڵقان بگەێنمە لای دیبلۆماتکارەکانی ئێران ئەمە ئەم باسە زۆر ئاسان نەبوو بۆم زۆر ئاسایی نەبوو بۆیان ئەم ڕێگانەی کە من بڕی و من زۆر قورس بوو مە بۆ ماواتایەکە ئەگەر یەکێکی تر پێ لە داهاتوودا بێت هەرە بێت ئەم ڕێگانە بڕێەوە بێ پشکارێکی زۆری هەبێ 2 ساڵی پێش ئێستا بوو کە کار گەشتەوەی کە من بۆ ئازمایشێک بۆ فەحسێکە دەبوو بێم دەبێت لێرە ئامادەم و فەحسە بنێرین بۆ بەریتانیا بەڵگەکانم دەست دادگای هەڵەبجە و مەحکەمەش بڕیاری فەحسی دیێنەی دا لە هەولێر فەحسەکەمان کرد لە کاتی گەڕانەوەمان کە کۆنگرەیەک بەرپاکرا ئەم خانادەی کە ئێستا هەم زۆر ڕۆژانێکی سەختمان بەسەرا تێپەڕی لای سێ سادق هەستم کرد کە لوقمان دەم و چاوی گۆڕا وتم چی بووە لوقمان وتی عایلەیەک هەیە کە منیش زۆر گومانم هەیە و دەم و چاوت زۆر گومان نەکرێت لەوە بێ ئەوان بەرنامەکەیان بینیەوە و دایکەکە زۆر بێقەرارە و حاڵێکی تایبەتی هەیە و هەستێکی تایبەتی هەیە ئەم هەستەش تەنیا بەکرێ بڵێ هەستێکی دایک و مناڵ بێ چونکە جێگای دایک جێگایەکی زۆر پیرۆز و بەرزە کورتی ڕۆشتین بۆ شوێنەی کە ئێستا بۆم بووەتە شوێنێکی مێژووی و پڕ لە بیرەوەری خۆش بینیم برا بچووکەکەم کە دابەزی ناوی لوقمانە سێرم کرد زۆر لێکچوونێکی زۆر هەیە لە نێوان من و ئەودا و هەستم کرد ئەمە برایەکی دوانەی منە دایکیشم زۆر لە من نەچوو خێرا دایکم وێنەیەکی دەرێنا و لەگەڵ ئەو وێنەیە کە لە بەرنامەکەی منە بڵاوکرایەوە زۆر لێکچوونی هەبوو ئەم پەیوەندیە دروست بوون و ئێمە و هەستەمان وەرگرت چونکە خۆشم لە کاری دیێنەیەم و خۆم لە تاقیگەیشەکەم بەزمنی خۆم وتم کە لە سەرانەوە ئەکرێ من کوڕیان بدەم ماڵەیە بووم ئێستا ناکرێ باسی ئازمایشەکە بکەم و فەحسەکە بکەم تێپەڕی و دیدارەکەمان کرد و دوایی گەڕاینەوە 3 هەفتە تێپەڕی و دایکم حاڵی تێکچوو ئەم وەڵامەی وڵاتی بەریتانیا ئێستا نایەتەوە یەکێ لەو کێشانی کە ئێستا لێرە هەیە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بەرنامەیەکی دیاریکراوی تا ئەم کاتە نییە بۆ دۆزینەوەی منداڵە ونبووەکانی هەڵەبجە و ئەو ڕێکارانەی کە دەبێوان بگەڕێنەوە و ئیشەکانیان لێکە بە دواداچوونی بۆ بکرێت و چە دەستگا و چە ئۆرگانێک ئەبێ بە دواداچوونیان بۆ بکات تا ئەوی بگاندان هیچ ڕێکارێک تایبەتیان نییە ئێستاوە تێپەڕی و ئێمە گەیشتینەوەی کە دایکمی تر وتی تااقەتم نییە و خۆشتان لە فاسی دیێنەیە ئازان کە کاتێک دایک زیندووە فاسەکە لە سەدانەوەت زیاتر نیشان نەداگە دایک لە ژیانەوێتەکە وتم ئەگەرش حاڵەتێک تایبەت بەسەر دایکمان بێت ئەبێ نمونەی خوێنەکەمان هەبێ و بە کورتی تااقەتمان نەبوو لەگەڵ براکەم چوین بۆ خەستخانەی هەڵەبجە و لەگەڵ کاک لوقمان و پرۆفایلی بۆماوەی من لە ئێراندا ئامادە بوو ئیشێکی زۆر قرس نییە هەرچەند زۆربەی وڵاتانی دنیا ئەم هەلەیان نییە بەڵام ئێران و بەریتانیا لە شوێنێکان کە لە ئاستێکی بەرز و چاکدان تاقیکردنەوەکەی من لە 3 شوێن ئەنجام درا و لە رووسیا و لە سلێمانی و لە هەولێر و دانیشکە لە بەریتانیا بۆ 8 مانگی بەسەر داچوو کە گەڕاتەوە بۆ پێرارس
هەشت مانگی پێچوو لە کاتێکدا ئەم فەحسە تەنیا 3 ڕۆژیەوێ ینی بەلایانی زۆری تەنها هەفتەیەکی دەوێت ئێستا بزانێ ئێمە چ کێشەیەکمانێت چەند دیاری بە هەستەکانمان دەکەن چۆن ئازاری ماڵەکان ئەوەی کە 8 مانگ تێپەڕی کامە بوو ئەوەی بەریتانیا بوو نا ئێران کەس لە ماوەی 3 ڕۆژدا وەڵامی داوە بەڵام بەریتانیا 8 مانگی پێچوو هەولێر و سلێمانی باش بوو بابەتەکەەوە بکە هەرسێ و فاسەکە ئەو یەک شتیان پیشانەیە و یەک نەتیان هەبوو وەڵامی پرسیارەکەم نەگرت یەکەم هەستی ئەو کاتێک کە بۆ یەکەم جار پێت نایە هەڵەبجە هیچ وەڕانکاری بەسەر داهاتووە لە ئێستاە ئەمە لەو پرسیاران زۆر قورسانەیە بۆ کەسێک ئازاری هەڵەبجەی بینی بێ ناتوانێت بە ئاسانی قسە بکات من پێشتری جوتومە بۆ هەموو شتانی کە بەدەستم هێناوە هەوڵم نەیەوە شەڕم کردووە ئێستا ئیتر بە شانازیەوە لە هەڵەبجەیە وەساوم و لەم شوێنە پیرۆزەدا وەستاوم هەوڵی خۆم و ڕاحمی خوای گەورە و ئەو هەوڵانی کە یاومە ئەگەر بەو شێ بتوانین بڵێم ئەتوانم بڵێم هیچ فەرقێکی نەکردووە بەڵام خەمەکەم قورستر بووە لەبەرەوەی ئێستا زانم بەرنامەیەکی تایبەتم هەیە بۆ هەڵەبجە و لە توانامدا هەیە کە ئیشی گشتکاری زۆر ئەنجام بدەم ئێستاش ئەمڕۆژ ئاگاداریان کردمەوە کە پەرلەمانی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە دانیشتنی کتابێت لەسەر هەڵەبجە بکات لەسەر بابەتێک کە پەرلەمانی کوردستان لەوێ 20 دقیقە تقریباً کۆ بێتەوە بەڵام ئەو قورسترە بێ بۆ منە بڵێن ئێستا ئەگەر تۆ نەخۆشیەک پێت بڵێن بەڵام زۆر هەستی پێ نەکەیت زۆر درکی نەکەیت بەڵام بە نەخۆشێک بە دکتۆرێک ئەگەر بڵێن ئەو نەخۆشیە دێت چونکە ئەو سپۆرە لەو بارەیە ئەزانێت لە نەخۆشەکە تێگە ئەزانێت چیە من ئێستا خۆم ئەزانم کێشەکان چییە کێشە تایبەتەکانی هەڵەبجە چییە بەڵام دەنگم قسەکانم بەڵام بۆچی قسەکەم تا ئێستا نەگەشتێکی بەرپرسان نازانم لەو جێگای پرسیار و تێی نەگەشتم بەڵام پرسیارێک تایبەت هەیە ئەو کەسانی کە گەڕاونەتەوە ئەو مناڵانەی کە گەڕاونەتەوە بۆ دۆزراونەتەوە هەموو خەڵک چاوەڕێ دوای گەڕانەوەیان گرنگیان پێ بدرێت ئێستا تۆ چاوەڕێ ئەوەی کە گرنگیت پێ بدرێ لەبەرەوەی کە خزمەت بە هەڵەبجە بکەیت ئەو خزمەتانی کە ئەتەوێت بە هەڵەبجەی بکەیت چییە؟ ئەوەی کە خۆت بەرنامەیەکت هەیە چییە؟ ئەمەوێت لەسەرەوە قسە بکەیت ئەبێ بگەڕێمەوە بۆ پێشتر ڕووداوێکی ناخۆش ڕوویدا من ناو ناهێنم بەڵام ئەوانەی کە پێشتر هاتوون ئیمکانیەتی باشیان وەرگرتووە لە کوردستان لە عێراق بوون و گەڕاونەتەوە ئێستا بەردۆخی ژیانیان زۆر باشە حاڵی ژیانیان زۆر باشە لە بوارە جۆرەکانە یارمەتی چاک دران ئەوانەی کە لە 30 ساڵدا گەڕاونەتەوە من ئێستا من کە دوای 33 ساڵ گەڕامەتەوە پێشتر خزمەتی باش کراون کە مامۆسای تایبەتیان بۆ زمانی کوردی هەبووە لە شوێن دانیشتە جێبوون و لە معاش و لەو خزمەتانی کە هەروە ئەو خزمەتانی کە دەبێت دەستگای شەیدان بۆیان بکە ینی
زۆر خزمەت کراون ئێستا ڕووداوێکی ناخۆش ڕوویاوە ئەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان جیاکاری دەکات نەعەدالەتێک هەیە لە نێوان ئەو ونبووەکان کە گەڕاونەتەوە. ئێستا بۆ کەسێک کە زووتر گەڕاوەتەوە هەموو خزمەتێکی کردووە و ئیمکانەتی بۆ دابین کردووە بەڵام بۆ ئەوانی دواتر گەڕاونەتەوە نەخێر ئەمە نەعەدالەتێکی زۆر گەورەیە. بابەتەکان ئەمەیە کە لە ڕاستیدا من ئێستا لە شوێنێکم کە چەند داواکاریەکی زۆر ئاساییم هەیە. رسما از پارلمان کردستان و شخص یەکەم من دەبێت لە پەرلەمانی هەرێمی کوردستان و هاوڵاتی بیارەی هەورانی سوپاسگوزاری بکەم لە دارەیە کە لەگەڵ پەرلەمانە هەبوو لەگەڵ کاگە منەورامیامان بوو لەسەر و پسپۆڕیەکە هەم بوو لە نووسینگەی پەرلەمانی هەڵەبجە لە هەڵەبجە کارێکیان بە مندا ئەمە بۆ من زۆر گرنگ بوو. یەکێ لە پێداویستەکانی هەر کەسێک سەرەتا ئیشە ئیشوکارە ئەو بمێنێتەوە کە من هەندێک کێشەی ترم هەبوو. ئێستا ئەگەر بمێ باسی کێشەکانی خۆ بکەم ئەوەی کە من هاوسەرگیریم کردەوە کچێکم هەیە کەسێک دەیەوێت بڕوا بۆ شوێنێک ئەسڵان با باسی غەریبەیە بکەن دەیەوێت خزمەتێ بکات دەبێت حکوومەتە ئەو ئیمکاناتی پێ بدات شوێن نیشتەجێبوونی نەداوە ئەو موچەیەکە بە من یادەن خۆمان نەزانین کە پارەکە پارساڵ وەزعی هەرێمی کوردستان چۆن بوو لە 12 مانگا من 3 موچەم وەرگرتووە کە ئەو موچەیەش بڕێکی لێ بڕیوە حکوومەتیانم ئەم ساڵیش کە دەستیان پێکردووە من تا تێگەشتم کە کێشەیەکی ترم هەیە. من شەهادەکەم چونکە لە ئێران خوێندوومە بەکارێتی ئێران لە ئێران خوێندووە هەموو شەهادەکانم باوەڕ پێکراوە لەلایەن وەزارەتی خارجیە ئێرانەوە. دوای گەشتنە بەربەستێکی گەورە کە لێرە بەشە لێرە بۆ تعدیل شەهادەکە حاڵەتێکی ئێلێکترۆنی هەیە و من کە خۆ ئاگاداری وەزارەتی یارەنیم و غەریب بووم یارمە هەندێک برادر یارمەتیاندام کە ئەو زانیاریەکانم ئاپلۆد کردووە ئێستا وەڵامی گەڕاوەتەوە هەمووان دەزان کە من کەسێکم بە هەندێک کێشەی تایبەت بە خۆم ئەم یاسانەی کە بوونیان هەیە بۆ ئەو مناڵانەی کە ماونەتەوە گەڕاونەتەوە ئەسڵەن هیچ یاسایەک بوونی نییە بۆ حکوومەتێک کە پەرلەمانێکی ئاوا گەورەیە دەتوانێت یاسایەکی تایبەتی هەبێ بۆ ونبووانەی کە دەگەڕێنەوە بۆوانی هەموویان یان یەک هەندێک پێویستی تایبەتیان هەیە شوێن نیشتەجێبوونیان دەوێت موچەیەکیان نەوێ کە بتوانێت سەرەتاکانی خۆ لەسەر پێخۆی ڕاوەسێ خۆی بگرێت چیزایی که باید بابتش هزینه اضافه تری پرداخت بکنه خب اینکه نمیشه که دبل پناه یا قربانی زیاتر بدات اینجا یه خانواده دارم من لتنان دژیام مثلا لرا عائله‌کم لولا عائله‌کم هيا صحبتاتونم میگیم میتونیم یه خدمتی رو بکنیم خب دوست دارم دەتوانین خزمەتێ بکەن حەزەکەم بگەڕێمەوە بۆ وڵاتەکەی خۆم بۆ پارێزگاکەی خۆم نەتەنیا بۆ گوندەکەی باپیرانم ئەمە دەمانێت بۆ هەموو گیان پیشان بدەین کە جەنگ دەتوانێت ڕوویەکی دیکەی هەبێ لەوانێ 100 ساڵی ترکێت هیچ کام لە ئێمە نەبێت ئەوانی کێن بەرنامەی 16 سێمە ڕەسمی 16 سێ یاد دەکەنەوە
بیر لە کێکەنەوە تو تاریخ ئەو تا ئەمەری خاوەر ئیتر بۆ بە سمبولێکی مێژویی دەمێنێتەوە هەروە سەدام کە ئەوی شەی کردووە اتفاقاتی که کاک خلیل و من به عنوان یه بازمانده تو شهر خودم انجام دواتر هەموو ئەو کارانی کە ئێمەمانەوێت لەو شارەکەی خۆمدا ئەنجام بدەین دەبێت بە مێژووی ئێستا من تێگەشتم کە لە چەند ڕۆژی پێشوە لە ئێران بوون نازانم چۆن گەڕانی دێتەوە چونکە مریان خاتون یا هەم هەرە ژیانەکەی ئێمە ئێستش لەو دیوە نەیتوانیوە بگەڕێتەوە تا لە مەراسیمە وجودی هەبێت ئەمەش دیسان ئەمەش دەبێتە کێشەیەکی گەورە سەرەتا من لەگەڵ عایلەکەم داهاتوون لەگەڵ خانەوادەکەم داهاتوون لەگەڵ ژمناڵەکەی خۆم داهاتوون شرایطی که خب خانواده من دارن لەبەرەو ئەلومەرجە تاوەتێکە عایلەکەی من هەیەی بۆ پاسپۆرتێکی ئەمانە لەبەرێکە هاتوچۆکەی ئێمە زۆر بووە ئەو مەسرفە خەرجیەکانی بۆ من زۆرە هەروە لایەنە حکومەکان هەستیار دەمن لەسەرەوە هەموو هاتوچۆی منە ئێستاش کە گەڕاینەوە ئاهاتین لە خودی گوندەکەی خۆمان لەگەڵ ئەوەی کە براکەم لە سەر سنووریشەکە لە دیارە براکەی خۆم پێم گرتووە بۆچی کردووە بۆچی لەو شاخەوە هاتووە خوارەوە من دوو ساڵ لە ڕێ و شاخەوە هاتوچۆکەم و 4 شەو لە شوشمێ لە پاوە بووم من چەند جار بۆم ڕوونکردنەوە کە من کێم و من چیم و بارودۆخم چیەوە من دەبێت لە مەراسمی 16 سێ حازر بم بۆ هەموو شانەوە بۆ هەموو قسانەوە کە کردومە اینجا ڕازی بوون کە من بێم ئەگەر پەرلەمانی کوردستان هاوکاری من کامە منیە بم شرایط منو توی شهر حلبچه تثبیت نکردم ئەگەر کار کردن برای من اینجا سخته اصلا ئەگەر هاوکاریم بکەم چونکە کارکردن بۆ من لێرە زۆر قرسە کەس ناتوانێت شوێنی کارکردنی لە هەڵەبجە بێت بەڵام شوێنی دانیشتنی نەبێ و موچەیەکی نەبێت موچەی کەسێکی نەخوێندەوار بە من بدەن دوایە هەموو زەحمەت کێشانەوە ڕەنجەی کە بینیمە ئەو موچەیە کە بە منیە دەن ئێستا موچەی کەسێکی نەخوێنەوە چونکە لە وەزارەتی خوێنی باڵانەی کە شادەکەنی تعلیل نەکردووە تایید نەکردووە دەبێت پاسپۆرتێکی عێراقی وەربگریت و هاتوچۆکانی تۆ بۆ ماوەی 6 مانگ لەنێوان عێراق و ئێران بە من بدەیت خەلیێسا ئێمە بۆ نمونە کە 30 ساڵە لەم وڵاتەیە 30 ساڵە داریم حکمرانی مثلا کوردی خودمون رو میبینیم 20 ساڵە خەلی حکمرانی کوردی دەبینیم جواب این سوال آسونه میفهمیم چیه ولی میخوام بۆ ئێمە وەڵامی ئەو پرسیارە ئاسانە تێلەی تێگەین ئەوێ وەڵامی تۆ وەربگرم ئەم 2 ساڵێک کە تێپەڕی و ئەم وردەیشانی کە زۆر ئاسانە بۆ تۆ زۆر ئاسان بۆ تۆیان نەکردووە دوای 30 ساڵێکی هەڵەبجە دەکەیت هەڵەبجە مثلا هیرۆشیما بوده خب توان بڵێ دەستە خوشکی هەڵەبجە هیرۆشیما بووە چۆن بیر دەکەیتەوە لەوانەی کە ئێستا حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن بۆ هەموو ڕێز و احترامەی کە بە وەکو کوردێکی هەڵەبجە هەمە بۆ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەر حکوومەتێک دەبێت بە ڕەخنەوەرگر بێت ئەمڕۆ ڕاستەوخۆدی خۆم ڕۆ و بەرپسەدە لە باڵاکانی هەرێمی کوردستان و بەتایبەت مەسئول بەرجانیە نێنم هەر دوێنێ لەگەڵ کاک لوقمان لەگەڵ وەزیری شەهیدان قسەم کرد زۆر ئاسانیە و دەڵێن ئێمە ناتوانین دەبێت لێکۆڵینەوەی لەسەر بکەین و چاوەڕێکە چاوەڕێکەم پرسیارەکەم ئەمەیە ئەم چاوەڕێکردن و ئەم کۆرۆنایە ئیتر زۆر بووە بە بیانوو ئەم بە یاساییە و ئەم قەیرانە لەگەڵ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا
سربەخۆیەوە من خۆم یاسام خوێندەوە کاتێکە وڵاتێک ئاڵای خۆی هەیە و سنوورێکی تایبەتی خۆی هەیە و پەرلەمانی هەیە یعنی شوێنێک بۆ دانانی یاسایە و ئەنجومەنی وەزیرانی هەیە و لەگەڵ بە هەڵبژاردن دەکرێت و ڕێز بۆ دەنگی خەڵک دەگرێت و پەرلەمان هەڵبژاردن ڕێک دەخات و بۆەوەی کە لە پەرلەمانە نوێنەری خەڵک بن پرسیارەکەم نەوە ئێستا حاڵی من حاڵی شاری من بارودۆخەکەی شاری من ئەبێ ئەمە بێ دنیا رو کم و بیش کشورهای مختلفی رفتم توی شهر کەم تا زۆر بۆ هەندێک وڵات چوم بۆش لە شارێک گەورم ئێستا ناڵم زۆر ئوروپاییە بەڵام بەلایەنێکەمەوە هەندێکی شتی هەیە ئێستا زوو ئەسڵەن ینی لە حاڵی منیان نەپرسی ئێستا من ئەگەر بچمە کە بەڕێزم خەبەرزانی ببینم ئەڵێم ئەگەر بە کێشەکانی منی دوای 30 ساڵ گەڕانەوە چارەسەر نەکەن ئەتر بەکێ ڕابگاتە کێشەی کێ چارەسەر بکاتم بۆچی ئەم حکوومەتە هەیە بۆچی ئیشەکانی چییە منەوەی کە ڕاستەوخۆ ئێستا قسەکەم بۆەوە نییە کە ینی کەسێک پێی ناخۆش بێت ئەمڕۆ کە 16 سێ بۆ لە 33 ساڵیادی هەڵەبجان ئەگەر کەسێکیش پێی ناخۆش بێت زۆر ئاساییە ئەمڕۆ ڕۆژەیە کە دەبوو هەموو شتەکان بوترێ ئەو خەمە قورسەی کە من باسم کرد و لە سەرتا قسەکانەوە باسم کرد دەموت قورستر بووە دەموت گۆڕاوە لەبەر ئەمەیە ئێستا ئازارەکان بینیوە یاساکەم بینیوە و شوێنی حکوومەتیشم بینیوە ئێستا دیارە ینی زۆر وازەحەکە پارێزگای هەڵەبجە و پارێزگاکانی تر ئەسڵەن خزمەت نەکراوە ئەمەگەر بچین لە سیستەمەکانی ترەوە لە هەمویانە لاوازی هەیە ئەم چەند خولەکەی کاتماوەمەوێت ئەمە پرسم داخلێکی تر پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە ئەگەر تۆ پەرلەمانتار بیت و لەو کۆبنەوەیە بەشداری بکەیت ئێستا چەند پەرلەمانتاریان لە دەنگی تۆیە ئەیە ئەتەوێت چی بڵێ ئەتەوێت چۆن بەرگری هەڵە بچکەن هەر دوێنش پەرلەمانتارێک لە پەرلەمانەوە هاتبوو وتەکانی پێوت و ئەمڕۆژ بەڵێنیاوە بە وەک کەسێک هاتووە قسەکانی ئەنجومەنی کەمیابارانی هەڵەبجەی گوێ لێ بووە بە نوێنەرایەتی نەک تەنیا من بە هەموو خەڵکی بەڵکۆڵ هەموو خەڵکی هەڵەبجە بەرگریەکی زۆر بەهێز لە مافەکانی خەڵکی هەڵەبجە بکات بەڵام ئەگەر ڕاستەوخۆ بچمە سەر پرسیارەکەی ئێوە لە چەند خولێکێک تا زۆر ڕاحەت ئەمە توانم بڵێم با آمار مشخص و مدونی که هەڵەبجە و لێکۆڵینەوەی سەر بارودۆخی هەڵەبجە و خزمەتکردنی ئەو شارە و دامینکردنی بودجەیەکی تایبەت بۆ بژانەوەی هەڵەبجە لە هەموو بەشەکان بەتایبەت بەشی شەهیدان لێرە بەڕێوەتێکیشی شەهیدان ئێمە هیچ بودجەیەکمان لە بەردەستان نیە ئەگەر من بم لە جێوانی تر ناتوانم نامەوێت بچم کەسێکی تر بێنمەوە و بەیەکی تر بگەڕێنمەوە هەر ئەو کەسانی کە دۆزراون تا ئێستا خزمەتی ئەوانەکەم کەگەر بیەوە ئیشە بکەم من هەموو 0 تا 100 ڕێگاکەش دەزانم و هەموو پێچاپێکی ڕێگاکە دەزانم ئەتوانم لە بەرنامەیەکی تایبەتان بێم بە هەموو باڵکە و دۆکیمنتەکانەوە قسەتان لەگەڵ بکەم دووەم کێشەکانی ئەمە چارەسەر بکات شوێن نیشتەجێکی بوون موچەیەکە بەشی ژیانمان بکات بەشێوەنی کە بتوانێت ئینسان ژیانی تێپەڕێنێ و کێشەکان چاپان بۆ نمونە زمانەکە تێبگەم زمان بزانم فێری زمان بم چونکە ئەمە بەلاژ نییە ئەبێ ئەمە من پارەیەکی بۆ خەرج بکەم
ئەمەش دەبێتەوە ئەوەی کە من هەندێک خەرجی زیادە بکەم. دیگه بقیه‌اش هم دادن ندادن مهم نیست. دواتریش کە ئەگەر پێیاندام ئەگەر نا خۆیان دەزانن با وشەی بە کۆتا ڕستم بڵێم کە من خزمەت بکەم کە من پسپۆڕیەکەم دەرمانە دەرمان چارەسەر ئەتوانم باشترین تیمە پزیشکیەکانی و باشترین نەخۆشخانە لە هەڵەبجەدا دامەزرێن چونکە باشترین ڕێگە خزمەت بۆ لەلایەن هەر کەسەوە لە بوارەکە خۆیەتی لە پسپۆڕیەکە خۆیەتی. من بە شوێن ئەوە نیم کە بۆ خۆم بم ئەمە ئەم پێویستیان ئەم نیازانەیە کە هەموو کەسێک هەیە کە بۆی کە بێوێ خزمەت شارەکەی خۆی بکات. هیوادارم ئەگەر نەگەیشتێتە شەو ئاوای بەرنامە قسەی تەلەفۆنم بۆ بکات. ئەو خۆی لە کەرەج گەورە بووە و من لە سەرەتای وشەکانیش قسەکانی شابتم لە کارە ساتی لە هەڵەبجەدا زیانی بەرکەوتووە. ئەگەر ئەو زیانی بینیوە ئازاری چەشتۆ منیش بینیومە و چەشتۆمە. ئەگەر لە ڕاستیدا وەکو دیدیە و وەکو دیدێکی کوردێکی ڕاستی بێ دەبێ ئەوکانیمان بکات. باشم گەرەکەی هەورامی زۆر سپاس ئاغا خەلیل. ئازیزان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین دەچمەوە لای هاوکارم کاکشوان کەمێکی دیکە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکات بەڵام لێرە ڕووماڵەکەمان بەردەوام دەبێت دێنەوە خزمەتان. ژمارێکی زۆر لە هاوڵاتی شەهید و بریندار شارەکەشی وێران کرد بەداخەوە ئێستا سیمای شاری هەڵەبجە سەرڕای بڕیاری بە پارێزگا بوونی. ئەگەر دیقەتی ناوشار و ناو بازاڕەکەی بدەی سەردەمی عادی لە خانم و ساڵەکانی 50-60ەکان ئەتوانین بڵێ سیمای ئاوادانی و شارستانەتی زیاتر بوو لە هەندێک ڕۆ هەندێک بەشی گۆشەی ئەم شارە بە نیو قەڕن لەمەوە پێش لە ئێستا شێوازی مەدەنیەت و شارستانی زیاتر بووە لەبەرەوە پێویستە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە شیعارات خۆی بە دوور بگرێ دوای تێپەڕبوونی 33 ساڵەوە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە لە دوای چەند ساڵێک بیر لەوە بکاتەوە کە کاتیەوە هاتووە هەڵەبجە ئاوادان بکرێتەوە شیعارات و دەرکردنی بەیاننامە ئەوانە و خستنە کاری میدیاکان لە چەند ڕۆژێکی کەما بۆ یادی هەڵەبجە بەس نییە پێویستە لە ڕووی عملیەوە لە هەڵەبجە بکرێتەوە. شتمێک کە بەناوەختە سیمای شاری داپۆشیوە چ خەمێک کە بەر لە پاییز بوو و گەڵا هەڵوەریوە کوانێ بزە و خەندەی شارم ماڵی پاشام بۆش بێنازە شەمشاڵەکەی خاڵەمینە بۆ بێسۆز و بێئاوازە وا کۆترەباری کەکەی جا ئەحمەد موختاری خۆشخوانم تا بە شەعرێ بمباتەوە ماڵە پڕنورەکەی خانم کوانی پیاسەی ئێوارانی کوڕ و کاڵیکانی عاشقان وەڵاوە دەرخستنی ڕاستی حقیقەت و حکومڕانی کووردە. ئێمە بووین بە قوربانی بۆ ئەم حیزبانەوە ئەم دەسەڵاتێک ئێستا لەسەر حکومە بەڵام ئێساوە ئەنجامەکەیتی کە جەناب باسێکیت شارێک وێرانەیە هەتا ئەم کاتیش قسەی لێکەین بۆ یەکتر وازانم ئەی بە هەڵەبجەی باسی ئاوادانکردنەوە لەم دەسەڵاتە بکە چونکە بۆمان دەرکەوت ئەوەنێ لە بەرخانایە ئێمەیان کرد بە دەخیلێ بۆ خۆیان ئێمەیان کرد بە هۆکارێ بۆ دەرکەوتنی خۆیان ئێستش کە وەزعەکە بۆ شێوازە ئەبینیت فەشەلی ئەوان پیشاندا کەواتە ئەوان هەم لە شاق فاشەلیانێ نابوو کە شاری چەندین شار و ناوچەی بە فراوانی کوردستانیاندا بە ئەنفال و کیما بارانە و ئێستەیش حکومڕانەکان ئەوە پیشاندا کە ئەمە ئامانجەکەیان بوو یعنی بۆ نمونە هەڵەبجە نەونەمامێکی دەستی ئەوان هەبوو بە پارێزگا خەڵکی دیزاری باشتری هەبوو لیان بەڵام بەداخەوە لەوەتی ئەوان کریان پارێزگا با هەموو شێواز دژایەتی کرا هەتا وای لات شارەکە بەرەو چۆڵ بوو دەچێت.
سواز بۆیەوە خوا دوکانە تاقانە دیباجی حەبسم بۆچی نەما سلام سەرچاو کێم شارە پڕیاتگارە شەوق و زەوقی وڵای ئەوە نەیەڵا جۆم لەدەن سیمای بە پارێزگا بوون وڵەبجەوە دیار نییە و کاری فەرامۆشخستن و ئاور لەدانەوە لە ئەڵەبجە بۆ چێگەڕێتەوە چه خەتابانەوەی کە خزمەت بە ئەڵەبجە ناکات لە ئاست قوربانیەکان تەمی حەسرەت بەڵێ وڵا وازانم معلومە کە ئەوە حکوومەتە مەفرۆزە بێ بەدەمیەوە و ئیشی لەسەر کابەوەی سیمای ئەم شارە جوان کا و سیمای وا لێ بکە کە لە پارێزگا بچێ وەوە حکوومەتە بێ بەدەمەوە من پێم وایە لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیرانیش کۆمەڵێ بڕیاری باش دەرچوون کاتی خۆی ئەگەر حکوومەتی هەرێم هەر ئەو بڕیارانە جێبەجێکە و حکوومەتی عێراقیش ئەو بڕیارانی لە پەرلەمانی عێراق دەرچوون ئەوانە جێبەجێکە بۆ هەڵەبجە زۆرەکە و زۆریش گۆڕانکاری بەسەرایە بەڵام بەداخەوە هەم یاساکان هەم بڕیارەکان هەردوو حکوومەتەکە نەیانخستە بواری جێبەجێکردن و ئیشیان لەسەر نەکردو ئەڵەبجە چی پێویستە کاکشەخ لەوەی کە بووی نەکرابێ لە هەموو سێکتەرەکان شتی پێویستە لە هەموو سێکتەرەکانە لە هەموو ڕوەکانەوە بە تایبەتی لە ڕووی ئیداریوە زۆر لە دواوەیە پێویستی بە هەنگاونانێکی ئیداری جددی هەیە و ئەو هەنگاونانە ئیداریە مەرجنی هەمووشی هەر باسەکە پارە بێ و پارەی بێ و ئەوانە بێ بەڵام هەندێکیشی بەوە کرێ زۆر لە دایرەکانی هەڵەبجە خەریکە یعنی بە شکلێک چۆڵە بن لە کارمەندە پێویستی بە کارمەندێکی زۆر هەیە کە لە دایرەکانە کە بێتە پارێزگا بەڕێوەبەرایەتی گشتی هەیە دوو کارمەندی هەیە یەک کارمەندی هەیە ئیش ئاوا ناڕوایان ئەم حکوومەتە ئەبێ ڕوو بەلای ئەمانە بکاتەوە هەنگاوی خۆی بنێتە سەر چاو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال فلا تحسب لەبەرەوەیکەوە ئەگەر ئاوڕی جددی لە شاری هەڵەبجە بدێتەوە هەڵەبجە ئەبێ بە پێشەنگ و سەرکردەی هەموو پێشەوای هەموو شارەکانی هەرێمی کوردستان و کوردزباندار شوێنەکان ئەم شارە ئەگەر مافی خۆی پێ بدرێت و بە جددیشی لەسەر بکرێ ڕۆڵەی وایتیا هەیە کەوا بتوانێت پێشەنگ بێت. دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان بەردەوام دەبین لەسەر ڕووماڵی مەراسیمی 16 وانوەها ڕووماڵە تابەتێکە لێرە دەستمان پێکردووە باس لە کێشە و گرفتی هەڵەبجەیەکان بابەتە جیاوازەکان بۆ بەگشتی لەسەر هەڵەبجە دەکەین چونکە 33 ساڵ تێپەڕێ 30 ساڵ بەسەر دەسەڵاتی حکومڕانی کە لە ماوەی 30 ساڵەدا چی بۆ هەڵەبجە کراوە و بۆچی هەڵەبجە بەم شێوازە بۆتە قوربانی ململانە سیاسیەکان ئەم جارە بە دیوی خزمەتگوزاری و بە دیوە سیاسەکە زیاتر قساکەین نوێژ لەگەڵ بەڕێز مۆسا کۆچەر عارف هەم چالاکوان و هەم کەسایەتیەک لە شاری هەڵەبجە و هەم بەرپرسی یا هەڵبژێرا و بۆ ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی کوردستان و یەکێک بۆ لەوانەی کە لە ڕابردوودا و نوێنی لایەنە سیاسیەکان لەناو کۆبوونەوە سیاسیەکاندا بەشداری کردەوە. مۆسا کۆچەر بەخێر بێت.
ماوەسا دەمەوێت بزانم لە دوای 33 ساڵ لە کیمیابارانی هەڵەبجەوە 30 ساڵ لە حکومڕانی هەرێمی کوردستان ئەوە تا ئەو مناڵە من بووە کە پێش تۆ لێرە بوو ئەیوت هیچ نەکراوە بۆم هەڵەبجە دیارە ڕەنگە هەم وڵاتە قانونی تێدا نەبێت خۆتان کۆمنتان چییە؟ هەر ڕاستە شتەکانیشمان ئەوەندە وتووەتەوە ڕەنگە ئیتر سوابن ڕەنگە خۆمان بێتاقەت بین بەڵام خۆ نابێت کۆڵ بدەین تا ئەو کاتێککە خواست و داواکاری هەڵەبجەیەکان بێتە دی بۆچی هەڵەبجە بەم شێوازە ئاوڕی لێ نادرێتەوە؟ بسم الله الرحمن الرحیم ساتا دەستخۆشی بۆ بەڕێستان وە لێرەشەوە دوعا و پاڕوانم لە خۆی پەروەردگارەوەیە کە تەواوی شەهیدان لیان خۆش بێت و بە بەشتیان شادکە و پاڕێم لە خۆی پەروەردگار بریندارەکانی شفا بدەن ئینشاءالله تعالی من لێرەوە وەک هاوڵاتێکی شاری هەڵەبجە لە خزمەت جەنابتانە ئەوەندەی کە ئاگاداری هەم لە کاتی حەدەسەکە لە ساڵی 1970 و دواتریش کە 33 ساڵک ئەمڕۆ 33 ساڵە مینی یادی ساڵ ڕۆژی کیمیابارانکردنی هەڵەبجەیە ئەگەر ئێمە بچینەوە سەر ئەو باسانەی لە ساڵی 1992 لەوە چەندین وەک جەنابتە فەرمی کۆمنت و پۆست و باس کرابێ هەر هەموو ئێسای سەر لەنێ دووبارەیە ئەگەر ئێستا سیرێکی ئەم ساحەیە لێرە بکەین بڕوانین لێیانە ئاگاداری ئەوەین کە ئێستا زۆرینەی ئەو خەڵکە لێرەیە کەمینەی ئەو خەڵکەیە کە ساڵانی ڕابردوو هاتوونەتە ئێرە بوو لەبەرەوەی بێزار بوون بێتاقەت بوون چوە قسەکان هەر هەمووی دووبارە ئەکرێتەوە سەر لەنوێ و جەنابشتە فەرمی بۆچی خزمەت نەکراوە حەقەت لای هەڵەبجەیەکان ئەوە سەلمێنراوە کە ئەم پارێزگایە فەرامۆش کراوە ئیحتیمامی پێ نادرێ گوێی پێ نادرێ فەرامۆش کراوە بە پێی بەرنامەیش بە پلان فەرامۆش کراوە نەک لە وەکو بڵێ بە جۆرێ بێ کە لا ئیرادی بێ ئەوەی جەنابتە فەرمووی هەڵەبجەیەکان بێتاقەت بوون لە جۆری دووبارەکردنەوە قسەکانیان ئێمە گەر لە بوعدی سیاسیەکەیش و لە بواری خزمەت گوزارەکەش بڕوانین بووین هەڵەبجە لە ساڵی 2014 بڕیاری بوون بە پارێزگای بۆ دەرچوو بەڵام ئەگەر لەوە بۆ 7 ساڵ ئەڕوا بڕوانی یەک خزمەت گوزاری بە ناوی پارێزگای هەڵەبجە بۆی نەکراوە ئەوەندەی کە کێشەکان زۆرتر بووە کەمتر نەبووتەوە بۆیە هاوڵاتیانی هەڵەبجە لە تاو یەک بەیەکی کێشەکان بژمێرێ کێشەی سیاسی زۆرە کێشەی ئاوادانکردنی زۆرە کێشەی خزمەتنەکردنی زۆرە کێشەی بەرکەوتوانی چەکی کیمایی کە ئیسا بریندارەکان زۆرە ئێمە ڕۆژانە خەڵکی بەرکەوتی چەکی کیمایی بارانە ئەبینین سەیەکەی لە سوشال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەوار و نزا و ناڵەیەتی بۆ لەبەر خزمەت نەکراوە نهاتون بەدەمیەوە یان گەورەترین کێشەیە بە تایبەتی تۆ کەسێک کە بریندار بێ تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست نهاتون بەدەمیەوە خەڵکەکەش توانە و تاقەی ئەوەی نییە کە بتوانین لە حتا لە ڕووی خێرخوازیشەوە ئەمدە بە بەردەوامی لە خزمەت ئەم بەڕێزان نابێ لەبەرەوە کێشەکان هێندە زۆرە ئەگەر بە ژمارە دەستیان پێ بکەین لە ژمارە نایە زۆر باشە ئەوەی کە باست کرد ئێستا خەڵکێکی کەم بەشداری کردووە ڕەنگە بەشێکیشی لە ڕۆ ئیداریەکەەوە ملزەم کرابێ یاخود ئەرکی پێسپێرا بۆیە بەشداری کردووە ساڵانی ڕابردوو وابوو نەوەتەکان ئاوا بوو بەم شێوازە خەڵک بەشداریە کرد بەمانای کەلیمە من ئەوەندەی کە خۆم بیرم بێ یەکەم فستیڤاڵتیا بەشدار بوون زۆرینەی ئەوانەی کە هەبوو بێتیا بەشدار بوو یعنی لە ساڵی 1992 کە بە ناوی یەکەمین فستیڤاڵی هەڵەبجە و کاتە ناونرا بوو بە مانای کەلمی فستیڤاڵێکی خۆماڵی میلی بوو بۆ چکە هەر هەمووی بە مانای کەلمە بە فستیڤاڵی خۆی ئەزانی حتا بەرنامەکانی ئەو مناسبانەی کە عەرزەکران هەمووی تعبیر بوو لە مەرگە ساتەکە تعبیر بوو لە نەخۆشەکە تعبیر بوو لەو هەست و ناڵە و نزا و خەڵکی کە هەیە بوو بە زمانی حاڵ دەریەبڕی جیاوازەکانی زۆرە حتا کۆمەڵی مناسبات لە ساڵی ڕابردوو کە ئەنجام ئەدرا لە دوو شوێنی جیاوازە بە هەزاران خەڵک تیا بەشدارە من بۆ چوە خەڵک خۆی ئەزانێ سەرەتای گەرمی بابەتەکەیش بوو بەڵام ئێستا لە ساڵی 2021 ئێستا بڕوانە زۆرینەی ئەو خەڵکە بەتایبەت بەرکەوتوانی چەکی کیمیاوی یا حتا کەسوکارانی بەرکەوتەکان ژمارێکی زۆری وەفاتی فەرمووە وەفاتیش فەرمووە 1992 چی داوا و تەڵەبێکی هەبووە حتا زیندوەکانی ئێساش هەمان داوا تەڵەبیان هەیە بۆیان نەهاتوتە دی کاوەتی جەنابتە فەرمی جیاوازەکان هێندە زۆرە لە ژمارە نایە ئەکرێ سەر لە نوێ خەڵکی خۆی بۆ خۆی تعبیر بکە بەڵام تعبیریش ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەی یەک حکومەتی عێراق بە دەرەجەی دوو نەچێتە ژێرباری ئەم بەرپرسیارەتە خەڵکی هەڵەبجە زیاتر لەو بێزار و بێتاقەتە بێت زۆر باشە زۆر جار دەوتێ خزمەت گوزاریەکە پارێزگا بوونەکە ئەنجومەنی پارێزگا هەمووەمانە دەبنە قوربانی ململانەی سیاسی مۆسا کۆچەر لە بەشێک لە کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسەکاندا بەشدار بووی و هەموو کۆبوونەوەی کە کراوە ئەم ململانەیە لە چیەوە سەرهەڵەگرێت بۆ بە ڕاشکاویش قسە بکەین
یا ململانێکە لە نێوان کیە یا ململانەکە من ئەوەندەی زۆرینەی کۆبنەوەکان زیاتر بەرپرسی پەیوەندەکان تیا بۆ بەڵام ئەو کەمینەی کە ئاگادار بووم یا تیا بووم یان لە مەجالیسی خۆمانە کە باس کراوە یا وەکو چالاگوانی زۆر ئاگاداری حەدەث و ڕووداوەکان بووین حقەتکەوە بووە یەکێک لە تەلەبی خەڵکی بە دەرەجەی یەک بۆ پێداگرتکردنی بوار ئیداری پارێزگای هەڵەبجە مۆزوع ئەنجومەنی پارێزگا بوو حتا ئەنجومەنی پارێزگا بە کۆمەڵی پرۆژەی وردەکاری گەشتە ئەو قۆناغی کە پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر بدا بڕیاری لەسەردا کە 25 ئەندامی ئەنجومەنی پارێزگا وەکو پارێزگای هەڵەبجە دەست بەکار بێ یعنی بڕیاری ئیداری بۆ دەرچوو لە بڕیارە پەرلەمانی یاساکەی عفوی دەرچوو بەڵام بڕیارە ئیداریەکەی کەوتە ململانی سیاسی من قەناعەتمە دووهێزە دەسەڵاتدارەکەی حکومەتی هەرێمی کوردستان قۆناغ بە قۆناغلایەنەکانی کە جۆرە تەنەزولیان بۆ یەکتری کرد حتا لایەن تیا هەبوو لە کورسی خۆی ئەبووری کە کورسی بە ماف و بە دەنگ بەدەست هاتووە بۆ بەس لە پێناوی هەرچۆنە بێ ئەنجومەنی پارێزگا بێتە سەرسکەی خۆی ئەوەی جەناب فەرموود ململانی سیاسی و دوولایەنە بوو بە دەرەجەی یەک چکە ئەوان لە بوارە سیاسیەکانە حتا لەوەشی ناوەکانیش نێدرا کۆی لایەنەکان ئێمە ئەو لایەنانی کە ناو پارێزگای هەڵەبجا بوون 6 لایەن 7 لایەن بوون حتا حسابیش بۆ خزمانی هاوارەکانیش کرا بوو بە کورسیەک بۆ چکۆکو کەمینەیەک ماوەڵێن لەگەڵا کرابوو لەوە کە بوارە بابەتە ئیدارەکەی بڕیارەکەی بۆ دەرچێ ڕاستە خۆ لە هەولێرەوە شتەکە ڕاگیرایە سەر لەنوێ ئەگە ئەنجومەنی پارێزگا هەبووە ئێستا چوە بە دوواداچوون هەبوو متابعە هەبوو لێپرسینەوە هەبوو ئەم ئەنجومەنە هات دەستی خستە سەر برینەکان حەدە الئیمکان نەهات ئەساب ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە بوونی نییە زۆر جار هاوڵاتیان پەنابەنە سلێمانی لە سلێمانی وەکو ڕووی ئیداری خۆی کاری خۆیەکە کەواتە بەرپرسی یاریەکە ئەستۆی ئەو دوولایەنە بۆ مێژوو لەسەر تۆمار کراوە من ئێستا ئەوە 33 ئەمی ساڵی سەرڕۆژی کیمابارانکردنی هەڵەبجەیە ئێستاش درەنگ نییە ئێستاش ئەتوانن بڕیار بدەن ئەگەر بیانێت ئەتوان بڕیار بدەن و ئەنجومەنی پارێزگای یەکێکە لە خاڵەکان کە ئەمانێ دەست بەکار بە قەناعەت قۆناغی لە قۆناغەکان لە شتە پێشە زۆر باشە باس لەوە کراوە کە ئێستا 23 میلیارد دینار تەرخان کراوە بۆ پرۆژەی هەڵەبجە یا با بڵێن گرنگترین پرۆژەکان کە لە هەڵەبجە جێبەجێ کرابن چی ماوەستان جا وەڵاهی ئەو پرسیارە وەڵامدانەوەی زۆر قورسە بۆ چکە هیچ نابینی وەکو عەرزم کردی با من هەر لە بوونی پارێزگای هەڵەبجە باس دەکەم 2014 ئێستا بڕۆ داتایە وەرگرە ئەو پرۆژانەی کە لە هەڵەبجە کراون بزانن کام پرۆژانن هەڵەبجە باسی کرا پردی تۆقوتی بۆ بکرێ بۆی نەکرا هەڵەبجە باسی ئێستا تا کابینەی نوێم بەشێکی پۆزی بەوەیە لە هەڵەبجەیە کە پردی تۆ قوتام ئێستا کە باسەکە بەحسا لە ڕۆژانی ئایندا ئومێ دەکەم ئەو خەونە بێتە دی و پردی تۆقوت بکرێتەوە چکە من بۆ یەکەم جار نییە چەندین جار باسیم پرۆژە کراوە چەندین جار باسیم بڕیارە کراوە بەڵام هەر جۆرێک بە دێزێنە بەخۆنان کراوەیانی وەکو بڵێ جۆرێک لەبیر دراوەتەوە لە لای هاوڵاتیان چکە ئەگەر پردی تۆقوت بکرێ جۆرێک لە ڕووی بە بازارکردنی هەڵەبجە کاریگەریە بە دەبەنیخان بە گەرمیان بە شوێنەکانی کەوت ئەمە وەکو ئەو بابەتە باسەکەم ماستەرپلانی هەڵەبجە کە بابەتێکی زۆر سەرەتاییە کاکە ماستەرپلان لای هەڵەبجە یانی بۆ خەڵکە عامەکە تێبکە ماستەرپلان کەسێک کە نەخشەیەکی بیناسازی خۆی دائانێ کورتەکە بڵێ ماستەرپلانە بۆ ماستەرپلان کە بەمانە جوزە بچووکەی باسەکەم پارێزگای هەڵەبجە تا ئێستا ماستەرپلانی نییە پارێزگای هەڵەبجە چەندین جار داوا کراوە کاکە هیچ نەبێ شەستیە کە سیەکە بە دەوروبەری هەڵەبجە ئەوە تەرتیب بکرێت پارێزگای هەڵەبجە باس کراوە کۆی بەڕێوەبەرایەتە گشتیەکان بە مەفهومە ئیداریەکەی لە پارێزگای هەڵەبجە بوونی هەبێ بەڵێ کۆمەڵە بەڕێوەبەرایەتی هاتێتەوە بەڵام تا ئێستا مەفهومی ئیداری خۆی وەرنەگرتووە خەڵکی زۆربەی ئەگەڕێتەوە بۆ چوو ئەگەڕێتەوە بۆ سلێمانی بابەت ئیدارەکانی خۆی وەڕێکا کاتێ جەناب تەفەرمووی حقەت حەز نازانم ئەگەر بە زەڕێبینیش بۆی بگەڕێیت من پرۆژە نابینم کە ئەو پرۆژە بێ لە پێناو خزمەتی هەڵەبجە کرابێ بەس یەکشمان بێ نەچێت لێرەوە کۆمەڵە دەوڵەمەندمان هەبوو خێرخواز چی بە پرۆژەی بچوو چی بە پرۆژەی گەورە کاریان کردەوە من لێرە سوپاسیان دەکەم دەسۆشیان لێکەم بەڵام حکومەتی هەرێمی کوردستان بە مانای کەلیمە لەو قەزە غائب بووە بە حکومەتی عێراقی دیسان ئەوش بە هەماشەس غائب بووە بەڵام بەرپرسیاتی یەکەم حکومەتی هەرێمی کوردستانە بێ پەلکێشە حکومەتی عێراقی بکات ئەگەر بیێ هەتا ئێمە زۆر جار هەتا لە میدیاکان بەدوایەوە گەریبزانی هەڵەبجاڵی قەزای هەڵەبجاڵی لە پارێزگای هەڵەبجە حتا لەوەیش زوڵمی لێکرێ چ جاوی کە جەناب دۆکە فەرمی بە دوای ئێمە پرۆژە بکەن زۆر باشە باس لە بابەتی خێرخوازی کرد تەمان کە سەرنجدەی نۆژەکردنەوەی قوتابخانە و کردنەوەیەکی خێرخوازە وە بە تایبەتی لەم مۆزوعی کۆرۆنادا خێرخواز لێ هەڵەبجە کەوت و فریای
لە خۆشخانەکە کەوت یانی ئەگەر ئەم خێرخوازانەی لێ بە دەرکەی ئەو تازە پرۆژانەش دەمێنن کە ئەو تازەگەریە کە لە هەڵەبجەیە هەیە دەمێنێ وایە خزمەتگوزارە سەرەتاییەکان وەکو پێویستی داون بۆ هەڵەبجە لە ڕێگۆبان لە ئاو لە کارەبا لەم بابەتانە لە پرسیارەکە کۆتاییەوە ئێستاش هەڵەبجە چەند محلێکی چەند گەڕێکی هەیە لە مۆزووی ئاو کە خزمەتگوزارێکی سەرەتاییە هێشتا وەکو پێویستی کارەبایەوە دیارەم کوردستان ئەو هات و هاواری هەیە بەردەوام هەیە خێرخوازیەکان ئێمە زۆر جار وتومانە ئەگەر بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان طبعاً ژمارەیەکیانەوەی کە دیار بن لێگەڕێن لە خەڵکە دەوڵەمەنەکە لێگەڕێن لەمپەریان بۆ دروست ناکەن لێگەڕێن حتا ئەیانەوێ ئەو شەریکاتانە یان کارگە و معاملانەی کە ئەیانەوێ لە پارێزگای هەڵەبجە بنیاتی بنێن لێگەڕێن کاریگەری بۆ هەڵەبجە دروستە بێت حتا ئەگەر ویستبێتن جارێ لە جارەکان شتا بکەن هاتوون داوای سامیان لێکردن مەجبور کابرای دەوڵەمەند ڕۆشتۆ لە شوێنی دیکە پرۆژەکەی ئەنجام داوە کەواتە ئەمە لە بوار عامەکە ئەگەر بێن بوارە خزمەتگوزارەکەی بۆ خەڵکی جنابەت ئاماژەت پێدا ئێمە پار ساڵ لە مۆزووی بە کیمابارانکردنی هین قەزەی کۆرۆنا کە هاتە پێشەوە خەسخانەی هەڵەبجەمان هەبوو دەی دەوڵەمانەکان نەبووایە نەخۆشخانەی هەڵەبجە پەکێکەوە بۆ چکۆ حکومەتی هەرێم وەکو پێویست نەهات بەدەمیەوە بەڵام بیسن خێرخوازەکان چی ڕێکخراوەکان من بۆیە ناوی خێرخوازەکان یان ڕێکخراوەکان نایەنم نەوە کەسیانەکەم پیر بچێ وا من لێرە وەکو هەوڵاتێکی هەڵەبجە دەستخۆشیان لێ یەکەم سپاسیان ئەەکەم کە توانیوانە حەدە ئیمکان بتوان بۆ دەمەوە بێن بۆ ئێستا شەڵم ئەگەر خێرخوازەکانی لێ دەرکەی ئەو خزمەتگوزاری کە لە هەڵەبجە هەیە دین سەنەمێنێتەوە ژێر سفر بۆیە لەوەی وەکو پێویستی چی بۆ نەکراوە زۆر باشە ئەوەساک باشە لە ڕووی کەسوکاری شەهیدانە و لە ڕووی مناڵەون بۆکانەوە کارچەند ئەمڕۆ دەمەوێت زیاتر قسە لەسەرەوە بکەم بۆچی ناڕزایی ئەمانە نەبینراوە تا پێش بە پارێزگابوونی هەڵەبجە چین و توێژەکان ناڕزاییان دەکرد شانزەی سێ خۆپشاندانیان دەکرد داواکاریان هەبوو بەڵام ئێستا ڕاستە بە پارێزگابوونەکە تا حدێک جێبەجێکراوە بەڵام خزمەتگوزاری و داواکاریەکان هەر وەکو خۆیانن کەچی دەنگی ناڕزایی و ناکب کراوەتەوە نەماوە بۆچی بێدەنگیە وتێکی ئیمامی عەلی هەیە ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێ گەورەترین بەڵا نائومێدیە جا حەقەت یەکێک لە شێشەکانی هاوڵاتیانی کوردستان بەگشتی بە تایبەت هەڵەبجە ئەو قوڵی نائومێدیە حتا ئەمە خراپە نائومێد بوونە چکۆڵێس ئێمە ساڵانێکی زۆر بە بەردەوامی وەکو عەرزم کردی من سەرتا شتێکم وت وتم ساڵی 1992 ئەگەر چاوپێکەوتنەکان هەبن بیان هێنا لەگەڵ ئەم قسانەی منە بزان زۆربەی هەم قسان دووبارە نین داواکاری خەڵکی هەر زۆربەی دووبارە نییە بەڵێ کۆمەڵشت کراوە بەڵام کراوەکان بیرمان نەچی سا خەڵکەڵەیەکا کە کۆمەڵە گەڕەکەی ئاوادان کراوەتەوە کۆمەڵە جێگای هەیە خزمەتگوزاری بۆ کراوە یەکەم زۆرێک لە گەڕەکان ئاوادان کراوەتە دیسان ڕێکخراوەکانی قەندیل و کۆمەڵە ڕێکخراوی خێرخوازی کە بوون ئەو بیرمان نەچێت دووەم هەر ئەوەی جزئێکی بۆ هەڵەبجە کراوە زۆرینی بۆ شارەکانی کە کراوە لەبەر ئەم نائومێدی حەقەت بۆ خەڵکی زۆر خراپە خەڵکی نائومێد بووە بۆی بێزار و بێتاقەت بووە جەنابەت ئاماژ پێدا مناڵەون بۆکان چ منطقێک ئەوە خوازی مناڵێکی ون بوو ساڵهای ساڵە 30 ساڵ لە ئێرانە 30 ساڵ لە وڵاتەکانی کە ئێستا دۆزراوەتەوە هاتوتۆ ئاشنا بۆ بە باوکو دایکی خۆی بێت لێرە سیرێکی سوکنا و جێگە و شوێنێکی نەبێت یا بەحەسێتەوە وەکو پێویست باش ئەمە چۆن مامەڵی لەگەڵاکەی حکومەتی هەرێمی کوردستان نەک حکومەتی هەرێمی کوردستان کورد بە چوار پارچەکەی کە بەسی 5 پارچە شەکرێت بە هەر چوار پارچەوە هەڵەبجە بۆتە ناسنامەی ئێ باشە کە باسی هەڵەبجە ئەکرێ خەڵک ئەڵێ ئێستا کە بچمە هەڵەبجە هەمووی ئاوادانیە جۆرە لە جۆرەکان هیچ کێشە و گرفتێک نییە هیچ ناڕەحەتێک نییە ئێوەرە لە کۆمەڵی قوربانیانی کیمابارانەوە باسی لێوە بکە وەرە لە ڕێکخراوی مناڵەون بوونەکانەوە باسی لێوە بکە وەرە لە ڕێکخراوەکانی کەوە دەست پێ بکە سێرکی هەمووی نەکەوەی فێری هاوار ببێ نا ئەوە لەوە لێگەڕێن تۆ وەرە ئەو خەڵکی هاوارەکە بزانم چەند واقعیە یعنی زۆرینەی هاواری خەڵکی ئەگەر زۆری نەبێ کەمی نییە بۆ لەناو واقعەکە هەیە بۆ ئەوە جەنابەت ئاماژە پێ بێدا ئەو پەڕی خەڵکی حەقەت نائومێد بووە بێزار بوو من ئومێدەکەم لێرەوە ئەمە دووبارەکە بوو خەڵقەت نائومێد نەبێت ئەوەی کە پێویستکە بیڵێ ئەوەی کە پێویستە هەنگاوی بۆ بنێ ئەوەشی پێویستە بۆ هاوڵاتیانی هەڵەبجە یعنی یەکبوونی و یەکریزی و هاوکاری هاوتەبایی یەکترە حد ئیمکان بتوانن تەبابن حد ئیمکان بتوان هاوکاری یەکتری بکەن بە تایبەت بەرپرسەکان ئەم بەرپرسانی کە ئەمڕۆکە لێرەن تا هەتای لەسەر کورسی دانانیشن کورسەکە کۆتایی پێدێ بەڵام بتوان ئەوەندەی کە بتوان مێژووی بخوان تۆمارکەن لەسەر قەزەکانی هەڵەبجە زیاتر بەدەنگ بێن زیاتر ئەوەی کە پێویستە تەڵەب و داواکاری خەڵکی بگەن حکومەتی هەرێمی کوردستان نەک بەگەشتنەکەیشی بەڵکو بەرپرسانی سەری خۆیان ئەحراج بکەن بۆی بێن بەدەم خەڵکی هەڵەبجەوە چۆ تەمەنە ڕۆ کۆتایی پێدێ
زۆر باشەمەوە ساک بەشێت من دەرفەتم نەماوە لە بەرەوەی میوانی دیکەمان دەبێت زۆر سپاس دەکەین سپاسدەوەی کە لەگەڵمانە بووی لە پەیامی ڕۆشن دەخواست و داواکاری و دەرڕووی هەڵەبجەکان خستە ڕوو زۆر سپاس دەکەم دەستان خۆش بە سەرکەوتن بەڵا عزیزان خۆشەویستان من لێرە بەردەوام دەبین لە ڕووماڵەکەمان دەمەوێت هەندێک زانیاری بخەمە ڕوو پێش بۆ با بڵێن زیاترکردنی ئەو زانیاریکردن ئەو زانیارانەی کە پەیامبەرمان سامان خستیە ڕوو دیارە لێرە مەراسیمی تاجگوڵینەوە مەراسیمە تایبەتی کە ڕێکخراوە بەردەوام هەیە کە بە پێی زانیاریەکان نزیک بە 6 ملیۆن دینار ئەم جارە تەرخانکراوە بۆ ڕێکخستنی هەموو مەراسیمانی کە ئەمڕۆ لە هەڵەبجە بەڕێوە دەچن دیارەکەمی تری دیکە تاجگوڵینەکان دەست پێکرێت کە دانرێ بەڵام ئەوەی کە زیاتر گرنگە باڵیۆز یا سەفیری ئەمریکا لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا لێرە بەشدارن تاجگوڵینەی خۆیان دەبێت بەڵام یەکێ لە وەزیرەکانی فەڕەنسا ئەمڕۆ لە هەڵەبجێ بڕیار وایە هەندێک پێداویستی پزیشکی گرنگ بۆ نەخۆشخانەی کیمیابەرانی هەڵەبجە دابین کە دیارە لە دوای ئەم مەراسیمەش کۆمەڵێک چالاکی و نمایش و وەرکشۆپ و ئەمانە لە زانکۆ لە شوێنە جیاوازەکانی دیکە پێشانگای فۆتۆگرافی هەندێک ئەمانە دەکرێنەوە چالاکی دیکە دەبێت تا ئێوارە بەڵام ئێمە لێرە بەردەوام دەبین کەمە دیکە میوانێکی تایبەتی دیکەم دەبێت لەسەر پرسی هەڵەبجە بۆیە لێرە دەگەڕێمەوە لای هاوکارم کاکشوان تا کاتی کە میوانەکەم ئامادە دەبێت دێنەوە لاتان هەڵەبجەی دێ بێبەش دەکرێت وڵای زان دووبارە سڵاوتان لێبێت ئێمە وەک ئاماژەمان پێکرد پرۆگرامی ئەمڕۆ تایبەت دەبێت بە یادی کیمیابارانی شاری هەڵەبجەی شەهید و بڕیاری شامڕۆ لە شاری هەولێر پارلەمانی کوردستان بۆ قسەکردن لەسەر کێشە و گرفتەکانی هەڵەبجە و بە یاساییکردنی کۆمەڵێک لەو پلان و پرۆژانێکەوە لە هەڵەبجە بۆ هەڵەبجە بکرێن یاخود پێویستە بە یاسایی بکرێن دادەنیشێ بۆ زیاتر وەرگرتنی زانیاری لەسەر ئەو دانیشتنەوە وەروە کار و چالاکیەکانی ئەمڕۆ هەچینە پارێزگای هەولێر لای هاوکارمان ئیدریس محەممەد ئیدریس سڵاوت لێبێ یادی هەڵەبجە وەروەها مەراسیمێک ئەگەر لە هەولێر بەڕێوە بچێت بە تایبەتیش دانیشتنەکەی پەرلەمان لێبێت بەڵێ سەرێمە لە نێو تەلاری پەرلەمانی کوردستانی لەسەر داوای بەشێک لە پەرلەمانتاران بە ژمارە 69 پەرلەمانتار داوایان کردبوو لە 16 پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی تایبەت ئەنجام بدات بۆ یادی کیمیابارانی هەڵەبجە ئەوە بوو لەسەر داوای سەرۆکایەتی پەرلەمان واتە لە 16 ئەم ڕێکەوتە کۆبنەوەی پەرلەمان دیاری کرا و ئەمڕۆ کۆبنەوەی پەرلەمان بەڕێوە دەچێت لە نێو تەلاری پەرلەمان و لەلایەن بەشێک لە پەرلەمانتارانیشەوە ئەوە بانگ دەکرێت کەەوە دەکرێت ئەم دانیشتنی پەرلەمان ببرێت بۆ هەڵەبجە بەڵام لەسەر داوای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەم کۆبنەوەیە لەناو تەلاری پەرلەمان بوو بە بیانووی ئەوەی کاوە پەرلەمانی کوردستان ئەم کاتێکەوە لە بەردەستێتی کاتێک کەمە و بەهۆی بابەتی کۆڕۆنا و لە ڕووی ئەمنیەتیشەوە ئەوە لەنێو پەرلەمانی کوردستان باشتر ئەوان و بەشێکی زۆر لە پەرلەمانتاران لە ئێستادا هاتوون ئەوە بە نوێنەرایەتی یاخود بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەشێک لەو لایەنە پەیوەندیدارانەش کەەوە ئەمڕۆ لە کۆبنەوەی پەرلەمانی کوردستان ئامادە دەبن ڕێبەر ئەحمەد وەزیری ناوەخۆ و وەزیری بازرگانی و پیشەسازی و وەزیری کشتتوکاڵ و وەزیری شارەوانی و گەشت و گوزار و سەرۆکی دەستەی وەبەرهێنان و بریکاری وەزارەتی پلاندانان و جێگری پارێزگای هەڵەبجە هەڵبەت بڕیار وابوو سەرۆکی پارێزگای هەڵەبجە ئەو واتە پارێزگاری هەڵەبجە ئامادە بێت بەڵام ئەوە بوو بەهۆی ئەو مەڕاستیمانێکەوە لە هەڵەبجەوە ئەنجام دەدرا پارێزگاری هەڵەبجە نەیتوانی ئامادە بێت و جێگری پارێزگای هەڵەبجە لە پەرلەمانی کوردستان ئامادەیە و بریکاری وەزارەتی شەهیدان و وەزیری ئاوەدانکردنەوە و لە ئێستاشدا بەرپرسی نووسینگەی پەرلەمانی کوردستان لە هەڵەبجەی شەهید هاتە نێو تەلاری پەرلەمانی کوردستان و لە ئێستادا چوونەتە نێوهۆڵی پەرلەمان و بڕیارە کاتژمێر 11 کۆبنەوەی پەرلەمانی کوردستان دەست پێ بکات کەەوە بەتایبەت لە ماوەی ڕابردوودا پەرلەمانی کوردستان یاخود هەڵەبجەیەکان بەتایبەت گلەیی و گازانەی ئەوەیان دەکردکەوە خزمەت گوزاریەکان بۆ هەڵەبجە وەکو پێویست نەبووە کەوا دوای 30 ساڵ لە حکومڕانی کوردی خۆماڵی بەڵام تاوەکو ئێستا ئاسەواری ئەنفال ئاسەواری
چیمیابارانی هەڵەبجە هەر بەو شارەوە ماوە و کەمترین خزمەت گوزاری یاخود کەمترین گرنگی پێدان بەو شارەوە دراوە بۆیە لەسەر داوای بەشێکی زۆر لە پەرلەمانتاران و لایەنە پەیوەندیدارەکان هاتوون بۆ تەلاری پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی گرنگی زیاتر واتە خزمەت گوزاری زیاتر بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان بخرێتە کار و لە ماوەی داهاتوودا هەنگاوی پێویست یاخود هەنگاوی باشتر بۆ شاری هەڵەبجە بنرێت. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئیدریس لە هەولێرەوە لەگەڵمان بوو. دەچینەوە پارێزگای هەڵەبجە و مەراسیمەکە لای هاوکارانمان لەوێ ڕووماڵمان بۆ دەکەن. دووبارە سڵاوتان لێبێت سڵاو دووبارە بۆ هاوکارم کاکشوان بەڕێزان دیارە ئەم بڕگەی کۆتایی لەگەڵ میوانەکەم قسە لەسەر چارەنووسی دووبارە مناڵەوەن بۆکان دەکەم بەڵام لەگەڵم جارە خاتوو شەونم عەبدوڵڵا جێگیری سەرۆکی ڕێکخراوی مناڵەوەن بۆکانی هەڵەبجە کە دیارێکە لەو پرسە تاز و نوێیانە و گەرمانەی کە ئێسام چەند ساڵە قسە و باسی لەسەر دەکرێت پرسی مناڵەوەن بۆکانی هەڵەبجێ هەرچەندە من تەوەری یەکەم لەگەڵ یەکێ لە خودی مناڵە دۆزراوەکانی هەڵەبجە قسە و باسم کرد بەڵام ئێستا با بزانین چی کراوە پێویستە چی بکرێ و دامەزراندنی ئەم ڕێکخراوە لە ماوەی یەک ساڵی ڕابردوو چیان کردووە و فشارەکانیان چی بووە. خاتوو شەونم زۆر سپاس بۆ دەفرەتە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان زۆر سپاس دەکەم. نزیک بە ساڵێکە ڕێکخراوەکەتان پێم وایە دامەزراوە 2 ساڵێکە بێ بەس 2 ساڵە زۆر باشە. بزانم چیتان کردووە. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان تەبان خۆبەخشانە ئیشەکەین ئەمەی کە ئێمە هەستاوین پێی کاری حکومەتە بەداخەوە حکومەت کەم تەرخەمە لە ئاستی دۆزینەوەی مناڵەکانی ئێمەش خۆمان وەکو ڕێکخراوەکەمان کە هەستاین ئەم ڕێکخراوانماندانە ئەم ڕێکخراوەماندانە لەبەر ئەوەی کە چەندین ساڵە داواکەین یەک کۆنگری ڕۆژنامەوانی لە وڵاتی ئێرانە بکرێ بە ئامادەبوونی کە سوکاری مناڵانی ون بوو بەداخەوە نەکرا. ئێمە هەوڵی زۆرمان ناوە داتای زۆریشمان لایە من مناڵ خۆی ناونووس کردووە لە وڵاتی ئێرانەوە لە لامان کە ئەڵێ هەڵەبجەیم بەڵام ناکرێ من مناڵێک بێنمەوە جارێکی کەونی کەمەوە بە بەرچاوی خۆتانەوە بینیمان مریەم و عەزەم چیان بەسەر هات کە لە هەمان کاتیشە مریەم خان هەر مافی بە هەڵەبجەی بوونەوە نییە بۆیە لێرەوە داواکە حکومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی جدی بە پێشی هەموو شتێ سەنتەرێکی مایکرۆزینی پێشکەوتوو دانێت کە کاتی هەر مناڵی خۆی تۆمارەکە لە ڕێکخراوەکەمان ئێمە بتوانین فەحسی خوێنەکانیان لە ڕێگەی محکەمەوە لێ وەرگیرێت تیمێکی پزیشکی لەگەڵ ئەوانە ئەم خوێنە وەرگیرێت هاوتای ئەو خێزانانە بکرێت کە مناڵیان دیار نییە من دایکێکم ئەگەڕێم بە دوای مناڵێکا کە لە خوێن و گۆشتی خۆم بێت نەک مناڵێکم بۆ بێننەوە لە ئێران و بیکەن بە مناڵی هەڵەبجە و نازنامەی هەڵەبجەی بنێ بەداخەوە باشە هۆکار چییەکە بۆ من دۆسیەی مریەم یا ژیان هەروای لێ هات هۆکار چییە ئەن دیێنەیەکەی درۆ دەکا یاخۆت ئەمە تا چەندە دەستێوەردانە لەم دۆسیەیە من ئاڵێم هەڵەبجە زۆر لەوە گەورەترە ئەگەر هەڵەبجە گەورە نەکەین با بچووکی نەکەینەوە هەڵەبجە مناڵانی هەڵەبجە هەر هەڵەبجە بوو کوردی بەدنیا ناسان هەر هەڵەبجە بوو بە سمبولی گەلی کورد ئێستا کە حکومەت کەیسی مناڵانی ون بوو بە حیزبی ئەکات داواکارم کەیسی مناڵانی ون بوو بە حیزبی نەکرێت گرنگە کە ئیتیمای زۆر گرنگی پێ بدرێ بێ جیاوازی من داوا لە هەموو ئەحزابەکانەکەم وەکو داواشم لێ کردوون کە هەوڵی جدی بن بۆ دۆزینەوەی مناڵەکانمان نەک بە کەیسی حیزبی بکرێت و فەحسەکان دوای چەند ماوەیەک مریەم بە خانەوادەیە ناسێنرا و دوایی بەداخەوە مناڵی ئەو خانەوادە دەرنەچوو ئێمە ئەمانەوێ ئەو شتە دووبارە نەبێتەوە. زۆر باشە چەند مناڵی ون بوومان ماوە چەند دۆزراونەتەوە ئێوە ئامارتان لە بەردەسایە ئایا بەڕاستی دۆزینەوەی مناڵەون بۆکان ئاسانە لە ئێرانە؟ بێگومان ئاسانە ئاسانیەکەی ئەوەیە کە هەڵەبجە و ئێران هاوحدودن شتێکی ئەو تۆز نییە کە بڵێ زۆر زۆرە و حکومەت کولفەکەی پێ نادرێ 74 خێزانین 211 مناڵ تۆمارە لە لای ئێمە 7 خێزان مناڵیان ون کردووە بە مناڵەکانی 74 211 مناڵن 211 ئەم 74 خێزانە 211 مناڵیان ون بووە داوای 211 مناڵەکەن باشە ئەتە خێزانەیە دەبێت 3-4 مناڵی ون بوو بێگومان باشە مەرجە هەموو ئەمانە دەرشۆن لۆی کە ون بوو بن یاخود ئەگەری هەیە مردمن لە ڕێگە بن ونیان کردبن گیانیان لەدەستدا بێ کاتی ڕاکردنەکان بەڵام ئەگەر حکومەتی عێراق بە کتابێکی فەرمی
داوا لە وڵاتی ئێران بکات لە کاتی تاوانی کیمیابارانی هەڵەبجە هەر مناڵێک هەر کەسێک هەر خێزانێک کە داخل بە وڵاتی ئێران بۆ تەبع ناوان داتایان هەیە ناویان هەیە لەلایەن ئەگەر مردوون با هەر پێمان بڵێت لەبەرەوەی لە چاوەڕوانیان نەژین ئەگەر کەوتونەتە ماڵەکانەوە و لەوێ مناڵەکانی ئێمەیان بەخێو کردو ئێمە سوپاسیانەکەین بەڵامێکی جەهدێکیش بکەن بۆ گێڕانەوەیان بۆ ئێمە چونکە ئێمە دایکێ گوناحم چییە 33 ساڵە لە چاوەڕوانی ڕۆڵەکانمان بەڵام داشۆنم سیرکە ڕەنگە مریەم ڕەنگە عەزەم ئێستا بڵێ بریا هەر نەدۆزرا بامایەوە بریا هەر نەمزانی باە هەڵەبجە هەیە لەبەرەوەی کە هاتەوە ئێرە ژیانی ئێوەشی لەدەستیاوە ینی وایان لێکراوە کە خۆزگەرە خوازن هەیەە ڕەنگە لەسەر شاشەکان میڵێن لە پشتەوە دەڵێ خۆزگەر نەمدەزانی با کە من مناڵی ئەو خێزانە نیم و خەڵکی هەڵەبجەم لەبەرەوەی لێرە لێیان ناپرسنەوە بۆچی خۆی ئێمە چەندین جار داوامان لە حکومەت کردو لە ڕاگەیاندنەکانی شەوەم قسەمان کردووە ینی خانوویەک بکرێت لە دەواازەی شار کە کاتێ مناڵێکی هەڵەبجە خۆی بە هەڵەبجەیی ئەناسێنرێ ڕێگای هەبێ شوێنی هەبێ بۆ مانەوەی هەتا ئەومدەی کە فەحسەکان ئەکرێت و ئەناسێنرێن بە کەس و کاریان بەڵام بەداخەوە ئەم چەند مناڵش کە هاتووەتەوە بەڕاستی من و پێم وایە بە بۆچوونی خۆم و وەکو دایکێک ئەمە گەورەترین هەڵە بوو کە نەیانزانی مریەم مناڵی خێزانێکە ئیعلامیان بۆ کرد ئەمە باش نەبوو یعنی مریەمیان جارێکی کەون کردەوە چەندین دایک و باوکیان لە چاوەڕوانی مریەمە هێشتەوە من یەکێکیان خۆم بووم لەوانە تووشی نەخۆشی دەرونی بووم یعنی ئەگەر هەفتەی 2 3 جار نەهاتمایە بۆ لای مریەم ئارامم لەبەرە بڕات چونکەم ئەمەلم هەبوو کە مریەم سارا بێ ئانەی بەڕاستی کەیسی مناڵەون بووەکان زۆر بە سستی ئەڕوا ئیشی جدی لەسەر ناکرێت هۆکار چییە؟ من دەمێ ئەم هۆکارە بدۆزمەوە ینی ململانی حزبی چی تایە قازانجی حزب چییە لەوەی کە ئەم مناڵە خێزان ئەسڵەکەی خۆی نەدۆزێتەوە یا دەستکەوتی تایە کە حزبەکەی تر بێ ئەم مناڵە بدۆزێتەوە؟ من بە هەموو حیزبەکان ئەڵێم بە ویژدانەوە سەیری هەڵەبجە و هەڵەبجەیەکان بکەن کە کاتێ مناڵێک ئەگەڕێتەوە کەیسی مناڵەون بۆکان بە حیزبی مەکەن بەسە ئیتر چەندین ساڵە ئێمە چاوەڕوانین زۆر عیبە بۆ حکومەت و بۆ حیزب کە هەڵەبجە و مناڵی هەڵەبجەیەکان بە حیزب ئەناسێنرێ بەداخەوە ئەگەر بە حیزب نەیان ناسێنن وەکو هەڵەبجەی بیان ناسێنن هەڵبەت ئەتواننەوە کاتە ئێمەش بەڕێک و پێکی خۆمان ئەگەر مریەم هەڵەبجەیش نەبوایە هەر عایلەیەک لە هەڵەبجە منێکێکیان خۆم بووم وتم ئەگەر حکومەت ڕازی بێ مناڵی منیش نەبێ مادەم ئافرەتەوە هاتووەکو مناڵەکەی خۆم سەیرێکەم و بەخێویەکەم خۆت دەکرێت لە ڕێی خوایە لە ڕێەوەی کە حزبەکەی تر پاڵپشتی مناڵێکیان بکە بۆی کە بڵێن تازە هاتووەتەوە ینی من ئێستاش ئەم وەڵامم دەست ناکەوێت چەندێک وەکو ڕۆژنامەنووسیسم لەم ئیشم لەم دۆسیانە کرد و ئێستا لەگەڵ جەناب تاکەیەوەش لەناو بابەتەکەن هۆکار چییە حزب نایەوێ یا بەگشتی دەستێک نایەوێ ئەم منداڵەون بوانە بێنەوە سەر بێنەوە ناو خێزان ئاسڵەکەی خۆیان خۆی بێگومان ئێمەش یعنی گومانمان لە حیزبی شەیە و لە دەسەڵاتێکی بۆچی نایەوێ نازانم بۆ نایەوێ هۆکارەکەی ئێمەش نازانین بۆ نایەوێ یعنی بۆ ئێمە چەندین مناڵمان هەیە ئەوە کە ئێستەیەکێکیان خۆت مقابلەو کرد یعنی بۆ ئەفزەلێت تەنها بە مناڵێک بدرێ کە هەڵەبجەی بێ بۆ ئەمانەی تر پەراوێز بخرێن یعنی پێم باشە کە کاتێ مناڵێک ئەڵێن هەڵەبجەیە بەجددی ئیشی هەڵەبجەی لەسەر بوونی بکەن ئەفزەلێتیش بە هەمویان بدرێ بێ جیاوازی ئەوانەی هاتوونەتەوە ئێسەیەکیان خۆی ئەڵێ نەعەدالەتی هەیە لە خزمەتکردنمان ئەوانەی پێش من کراون حەقی خۆیانە بەڵام بۆچی لە من ناپرسرێتەوە معقولە مناڵێکی ونبووی هەڵەبجە بە شاخەکانی هەورامانە دەبێت بە قاچاق بێتەوە بەشداری مەراسیمی شانزەی سێ بکات بەداخەوە من وەکو ڕێکخراوەکەم کە کاتێ و بەڕێزە هاتەوە نە ئاگادار بووین نە پێشمان وتراوە منیش ئەڵێم هیوادارم کە پەراوێز نەخرێت کە مادەمەکی ئەوان خۆیان بە دوای کەوتون و ئەڵێن منە کاک خەلیل هەڵەبجەیە قەیچێکا باوەکو ئەو مناڵانەی تریش کە گەڕاونەتەوە با شوێنی بۆ دابین بکرێ با دابمەزرێ گوناحەیانی زەمبی چییە کە مناڵە لە کەسوکارەکەی دابڕێ کاتێتەوە ئەفزەلێت بە کەسێکی ترە درێ بەڵامێکی بەوی زۆر باشە فشارەکانی ئێوە چین بۆی ئەم کارانیان بۆ بکرێت ئەم خزمەتەیان بکرێ مناڵەکان چه فشارێکتان کردووە لە دەستگای شەهیدان وەزارەتی شەهیدان لە حکوومەت لە پەرلەمان ئێمە بە هەموو توانایەکمانەوە فشارمان بگرە بۆ حیزبیش و بۆ حکومەتیش دروست کردووە گلەی و گازندەی خۆشمان هەیە لەسەر هەموو ئەو مناڵانەی
کە بە فەحسی دیێنەی سەلمێنراون کە هەڵەبجەین و ئەوانەشی کە هەڵەبجەینین ئێمە ئیشی جدیمان لەسەر کردوون بەڵامێکی ئەگەر حکومت بەدەممانەوەنێ تەنهامە ئیشی ڕێکخراوێک نییە بە ڕێکخراوێ بکرێ بۆ نمونە ئێمە 5 ساڵە پرۆژە یاسای مناڵەونبووەکانمان بردووەتە پەرلەمانی کوردستان بەداخەوە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای مناڵەونبووەکانی ڕەڤز کردووە هەی پەرلەمانتاری بێویژدان بە دڵی پڕ لە خوێنی ئێمە چوویتە پەرلەمان بەڵام ئێستا بە قەڵەمی بێویژدان دەنگ لەسەر پرۆژە یاسای مناڵەونبووەکان نایی ناوەڕۆکیان پرۆژە یاسایە چی بوو لەسەر مناڵەونبووەکان ناوەڕۆکەکەی تەنها ئەوەیە کە ئیشی جدی بکرێت فشارێک دروست بکرێت بۆ حکومەتی بۆ وڵاتی ئێران کە هەر مناڵێکی هەڵەبجە هەیە بە لەسەر فەحسی دیێنەی بگەڕێتەوە بەڵام بەداخەوە خۆ تا ئێستاش ئێمە ئەو سنتەری مایکرۆجینەمان نیەکە و فەحسەی تیا بکرێت و فەحسەکان ڕاست دەرچێت بەداخەوە زۆر باشەوە ڕێکخراوێکن سەردانی بەخاتان نەکردووە نەچەند توانوێت لەگەڵ بەغدایە لەگە پەرلەمانتارەکانی بەغدایە لە پەرلەمانی بەغدایە لە حکوومەتی بەغدایە قسە بکەن وی کە ئەوان تەداخل بکەن لە بەرەوەی کە مامەڵەی دەوڵەتێک لەگەڵ دەوڵەتێکە جیاوازی لەوەی کە ئەقلیمی قسە بکە لەگەڵ دەوڵەتێکە گومانی تیانە ئێمە چوینەتە پەرلەمانی عێراق لە سلێمانی نووسنگەی پەرلەمانی عێراق لە سلێمانی قسەمان لەگەڵ زۆربەی پەرلەمانتارەکانە کردووە بەڵێن یعنی ئێمە داوامان کرد لە پێشی 16 ببرێنە بەغداد حتا بەغداش لە نزیکەوە وەزیر و پەرلەمانتارەکان و سەرۆکی پەرلەمانیش گوێ لە معاناتی ئێمە بگرێت و ئاگای لەم کەیسەی مناڵەونبووەکان بێ زۆر باشە دایشەوە من دەمێ بزانم هیچ قسەیەک پەیامێک تێ لە 16 پەیامەمەوەیە هەڵەبجەیەک کە تاجە گوڵینەی سەرگەلی کووردە نامەوێ هیچ مەسوول و بەرپرسێک بە نوێنەرەکانیە تاجە گوڵینە بنێرێ بۆ هەڵەبجە خۆی پێی عیبە بێت بۆ هەڵەبجە ئەی هەر هەڵەبجە نەبوو ئەوی خستا و پێگەیە بەداخەوە ئەگەر بە من بێ بەدەستی من بێ لە دەواازەی شارەوە هەر مەسوول و بەرپرسێ بێ بەربارانیەکەم لەبەرەوەی هەڵەبجە زۆر لەوە گەورەترە کاوان پێیان عیبە و بە نوێنەرەکانیان تاجە گوڵینە ئێستا لە 16 داواکاری خەڵکی هەڵەبجە چییە؟ داواکاری خەڵکی هەڵەبجە ئێستا خەڵکی هەڵەبجە ئەوەتە ئەمەندەن کامیش بەشێکی التیزاماتی ئیداری هێناوێت هێرە بێگومان حکومت بە بیانی و کۆرۆنا یعنی ئەوە 2 ساڵە ئەیەوێت ئەمەشی کە کراوە خەڵکەکە خۆی کردوێتی 2 ساڵە بە بیانی کۆرۆنا هەیە و ناتوانین بەشداری مەراسیمەکان بکەین و نایکەینەوە بەڵام کاتێ پاپایە 10,000 کەس کۆ بێتەوە ئەنواع مەسوول یعنی پێشوازی لێ کات و لەگەڵ یەت و ئەڕوا ئەی هۆکارەکەی چێ بۆ پاپای گەورەتر بوو لە هەڵەبجە داواکاری خەڵکی هەڵەبجە من و هەڵەبجەیە داواکارم ئەو پرۆژانەی کە تەواو نەکراون تەواو بکرێ ئەفزەلێتێکی باش بدرێت بودجەیەکی تایبەت تەرخان بکرێ بۆ دۆزینەوەی مناڵەکانی هەڵەبجە چونکم هەڵەبجە و ئێران هاوحدودن کەیسی هەڵەبجە گەورەترە کەیسی یەزیدیەکان دوێنێ بوو بە چاوی هەڵەبجەوە ئەگەڕێن چەندین مناڵ بە دەیان دەفتەر پارەیەکردنەوە بەڵامێکی تا ئێستاکی هەوڵیان نەیاوە مناڵەکانی ئێمە لە وڵاتی ئێرانە بۆمان بگێڕنەوە بەداخەوە زۆر سپاس بۆ خاچ و دایشەوەم سپاس دەکەین لەوەی کە میوانی پێیان بۆ ئێوەش بۆم دەرفەتە دەستان دەستان زۆر سپاس بەڵازدان و خۆشەویستان ئێمە لەگەڵ گۆڕانکاری زانیاریەکان یا چالاکەنەوەیەکان لە ڕێگە پەیامێرەکانمانەوە دێنەوە لاتان بەڵام لێرە من کۆتایی بە بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەڵەبجە دێنم بە ڕووماڵەکەم دەگەڕێمەوە بۆ ستۆدیۆکانمان بۆ لای هاوکارم کاکشوان تا بەرنامەیەکی تر لای منەوە خواتان لەگەڵ بەڵێ زۆر سپاس بۆ کارمان جەلال محەممەد وەرەوەها و تیمی پەیام کە لەوێ ڕووماڵی 33هەمین ساڵیادی کیمیا بارانکردنی شاری هەڵەبجەی شەهید دەکەن دیسانەوە وەکووە بیرهێنانەوەیەک دێڵێنەوە 33 ساڵ بەر لە ئێستەی تەمەن و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە ڕۆژی 16 سێ بپێی گێڕانەوەی مێژوویەکان و شایەت حاڵەکان دەوروبەری سعات 11 و چارەک فڕۆکە جەنگەکانی ڕژێمی پێشووی عێراق شاری هەڵەبجەی شەهید بۆمباران دەکەن و هەروەها گازی غەردەل وەروەها گازی کیمیایی بەکاردێن و بەمەش تەواوی شاری هەڵەبجەی شەهید چۆڵ دەبێت و هەروەها بۆ ناوچەکانی دەوروبەری شار ڕادەکەن دەچنە دەرەوە لەو با بڵێن بارەدۆخی کە دێتە پێشەوە زیاتر لە 5,000 هاوڵاتی بێتاوان لە شاری هەڵەبجەی شەهید دەبنە قوربانی وەروەها هەڵەبجە ئیدی دەبێتە شەهید وەروەها پاشگری شەهید بۆ و شارە دەبێتە ڕەمزێک کە زیاتر لە 5,000 هاوڵاتی بێتاوان لەوێ شەهید دەبن لە هەمووی کارە ساتبارتر بابەتێکی ترە دوا بە دوایەوەی کەوا بەشێک لەو خانەوادە و لەو ماڵانەی کەوا لە کاتی ڕاکردن و شپرزەبوون و
گیان لە دەستدانی بەشێک لە کەسوکارەکانیان کۆمەڵێک منداڵی بچکۆلانە و 1 ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ لە کاتی ڕاکردن و وەروە بەجێهێشتنی شاری هەڵەبجە و گەیشتن بە ڕۆژهەڵاتی کوردستان و با بڵێن کۆماری ئێران بەمە بەشێک لە مناڵەکان لە خانەوادەکانیان دادەبڕێن لە نەخۆشخانەکان لە خەستەخانەکان دوای تێپەڕینی زیاتر لە 28 ساڵی بۆ یەکەم جار ئەو منداڵانەی کەوا ئیدی ڕۆژگارێک بە منداڵی چوونەتە لایە و خانەوادانەی لە ئێران بۆی گەورەیان بکەن یاخود وەکو منداڵی خۆیان مامەڵیان لەگەڵ بکەن بەڵام پاش گەورەبوون و ئیتر کۆمەڵی قۆناغی ئیداری و قانونی لەوێ دەرکەوت کەوا ئامانە مناڵین بەرەبەرە ئیتر سەرەتا و دەستپێکردنی گەڕانەوەی ئەو مناڵانە بۆ شاری هەڵەبجە دەستی پێکرد ئێستا کە یەکێک لە گرنگترین و هەروەها یەکێک لە ئەو بابەتانەی زۆر پێویستە ئاوری لێ بدرێتەوە وروە بە یاسا پرۆژەکان ڕێک بخرێن کەوا منداڵێک دەگەڕێتەوە چۆن دەبێ مامەڵەی لەگەڵ بکرێ بە پێی یاسا لە ڕووی مادی و ئیمکانات و معنەویەوە لە ڕووی یاساییەوە کەوا ئەو مناڵانە هەموو مافێکی مادی و معنەویان پارێزراو بێت بە یاسا ڕێک بخرێت نەوەک هەر بۆ یەکێک و بۆ هەر کەسێک جیاوازیەک هەبێت و بەمەش دڵ و دەرونی کەسوکاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە وە خودی ئەو مناڵەون بوانەش دەگەڕێنەوە دیسانەوە هەر کێشۆگرفت دروست دەبێت و پێی بێتاقەت دەبن بڕیاری شامڕۆ لە پەرلەمانی کوردستان لە شاری هەولێر سەعاتی 11 ئامادەبوونی کۆمەڵێک لە بەرپرسان و وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان قسە لەسەر کۆمەڵێک پرۆژە یاسا و هەروەها کار و چالاکی بکرێت ئەوە پارێزگای هەڵەبجە تا بتوانن لەو پرۆژە یاسایانەیە خزمەتێکی زیاتر بە بابەت و کەیسەکانی پارێزگای هەڵەبجەی شەید بکرێت. بەڵێ ئایزان دیارە ئێستاکەش هەر لە شاری هەڵەبجەی شەید کۆمەڵێک دیمەن و وێنەمان هەیە ئێمە بۆ دیمەنەکان بۆیەوە دەگوازینەوە گەر هاوکارانمان دیمەنەکان بخەنە سەر شاشە ئێستاکە 33مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەی شەید بەڕێوە دەچێت لەوێ هاوڵاتیانی شاری هەڵەبجەی شەید کۆمەڵێک میوان لە دەرەوە وەروە بەرپرس و لایەنە پەیوەندیدارەکان و هەروەها کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەتا ڕێکخراوە بیانەکانیش بەشداری کار و چالاکیەکانی 33مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەی شەید دەکەن و دیاری شام ساڵ لەبەر بوونی پەتای کۆرۆنا و ڤایرۆسێکەوە بڵاو بێتەوە و وەجبەی دووەم و سێمیشی ئیتر ڕۆژانە زیاد دەکا کۆمەڵێک ڕێگری و وەروە کۆمەڵێک مەراسیمەکە تاڕادەیەک کەمتر بووەتەوە یاخود بە شێوازە فراوانەکانی ساڵانی تر بەڕێوە ناچێت ئەمە سەرڕایەوەی هاوڵاتیانی هەڵەبجەی شەید ئیدی هیچ ئومێدێکیان بە هاتنی بەرپرسانی هەرێم و ئەو بەڵێنانەی کەوا لە 16ی سێ دەیدەن نەماوە چونکە هەموو ساڵێک 16ی سێ شاری هەڵەبجەی شەید پڕدەبێت لە بەرپرسان و بەڵێنی خزمەتکردنی شارەکە و ئاوادانکردنەوەی و بەشێکی زۆر لە کار و پرۆژە و چالاکی لەوێ دەدەن بەڵام بەداخەوە ئیدی 16ی سێ هەڵەبجە لەبیر دەکرێتەوە بۆ ساڵێکی تر دیسان 16ی سێ کەوا کارە ساتێکە بێگومان ئەگەر هەر کەسێک لەو ڕۆژەیە نەبوو بێ ڕەنگە باسکردن بۆی گێڕانەوەی و چیرۆکە تەنها لە سەرزار ئاسان بێت دەنا شارێک لە یەک کاتە 5,000 هاوڵاتی بەگازی خەردەل بخنکێنرێن و هەروەها بمرن و ئاوارە ببن کۆمەڵێک مناڵ لە دایک و باوک ببن ئاوارەی وڵاتانی دەرەوە ببن شارەکە بە تەواوەتی وێران بێت کە دیمەنەکان ئێستاکەش لەلایەن ڕۆژنامەنووسانی ئەو کاتی ناو سوپای پازارانی ئێرانی کەوا ئێستاکەش دیمەنەکان هەن دەبینی بەڕاستی مرۆڤ ئەمە چۆن بمێشکیا بتوانێت بگونجێنێت کەوا هەموو شەقام و شارەکان لە بری بەرد و خشت و شۆستە و دار مەیت کەوتووە و وەروە هاوڵاتیانی هەڵەبجەی شەید بوونەتە قوربانی و لەسەر جادە و شەقامەکان کەوتون بۆیە لێرەوە مێ دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووتر ئاوڕێکی جددی لە پارێزگای هەڵەبجەی شەید و تەواوی ناوچە و شار و شارۆچەکانی تری کوردستان بداتەوە بە دیاریکراویش هەڵەبجەی شەید لەبەرەوەی خاوەنی کارەساتێکی تایبەت و دەگمەنە وەروە بووە بە ڕەمزێک و دەنگێک و ئاوازێک کەوا بتوانێت تەواوی جیهان وەروە سەرنجی تەواوی ڕێکخرا و وڵاتانی نێودەوڵەتی لەسەر کوردستان کۆبکاتەوە وەروە زیاتر کوردستان بە جیهانی دەرەوە و زوڵم و قوربانیەکانی کوردستان بناسێنێت بەڵێ ئایزان بەم شێوە بە هاوکاری هاوکارانمان لە هەڵەبجەوە وەروەها هاوکارانم لە پەیام توانیمان کۆمەڵێک کات ببەخشین بە یادی کیمیابارانی شاری هەڵەبجەی شەید لێرەوە
سڵاو و سڵاوات و وەروەها دوعای خێر بۆ ڕۆحی پاکی بەرزەفڕی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجەی شەهید و ئومێدی تەندروستیەکی باش و لە ساغیش بۆ برینداران و قوربانیانی چەکی کیمیاوی دەخوازین وەروایەوەی عزیزیش بەخوا دەسپێرین بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ شاد و کامەران بن.